کردنی ئەو زەویان زیادەڕەویان لەسەر کراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی پاییزەی لە بڕوار 30 2019. 1 ئازاد ئەکرەم بەهرام مۆڵەت، 2 جەلال محەممەد ئەمین مۆڵەت، 3 سەلام عەبدوڵڵا حەسەن مۆڵەت. ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان ئامادە نەبوون. 1 ناوچە کوردستانیەکانی لێژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم 30 2019 سەفین ئاغا عومەر ئاغا مۆڵەت، 2 کاروباری لێژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی 30 2019 سەروان محەممەد عەلی حاجی مۆڵەت لە لێژنەی تر کۆبنەوەی هەبوو، عەبدولناسر ئەحمەد عەلی مۆڵەت لە لێژنەی تر کۆبنەوەی هەبوو، ڕزگار محەممەد مەحموود مۆڵەت، هەورەمان حەمە شەریف مۆڵەت. 3 کاروباری تەندروستی ژنگەی مافی بەکاربەر 4 11 2019 مسلم عەبدوڵڵا ڕەسوول شنۆ ئەشقی عەبدوڵڵا مۆڵەت بۆ کاری لێژنە، لوقمان حەمەد حاجی مۆڵەت. 4 لێژنەی وزە و سامانە سروشتەکان و پیشەسازی و بازرگان لە 4 11 2019 زیاد حەسەن ئیبراهیم مۆڵەت. 5 کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی مرۆڤ 5 11 2019 جوان یونس محەممەد مۆڵەت. 6 دەستپاکی و کاروباری پەرلەمان و سکاڵە 11 11 2019 ڕۆبینە ئۆمیلک عەزیز مۆڵەت، ئومێد عەبدوڕەحمان حەسەن مۆڵەت، لەیلە عەبدوجەبار حەدۆ مۆڵەت، وەیسی سەعید وەیسی مۆڵەت، دابان محەممەد حوسێن مۆڵەت. پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 11 11 2019 سەلمە فاتح تۆفیق مۆڵەت، سیروان فەرەج محەممەد مۆڵەت، عەبدوستەتار مەجید قادر مۆڵەت. لێژنەی کاروباری ئابووری 11 11 2019 ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت، پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی 11 11 2019 ڕاهی ڕەهبەر ئیبراهیم مۆڵەت، شادی نەوزاد وەهاب مۆڵەت. ڕۆشنبیری کۆمەلگای مەدەنی و وەرزش و لاوان 11 11 2019 سعید مستەفە تەتەرخان، ڕووپاک ئەحمەد ڕەحمان مۆڵەت. کشتوکاڵ و ئاودێری 12 11 2019 عوسمان کەریم سوار مۆڵەت، سیپان سالم حەسەن مۆڵەت. کاروباری شەهید و جینۆساید و زیندانیانی سیاسی 13 11 2019 بەهمەن کاک عەبدوڵڵا ئەحمەد مۆڵەت، عەبدولناسر ئەحمەد عەلی مۆڵەت لە لێژنەی تر کۆبنەوەی هەبوو، سەروان محەممەد عەلی حاجی ئامادە نەبوو، هەورەمان حەمە شەریف ئامادە نەبوو. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێزانن دامانی پەرلەمان ئێستاش دەست بە بەرنامەی کارەکەی. بەڵێ کاکمێت سەرچاودایەوە. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتبەست بە مادەی 48 بڕگەی یەکەم بڕگەکانی بەرنامەی کار بەپێی ئەو ڕیزبەندی لە بەرنمەکەدا هاتووە گفتوگویان لەبارەوە دەکرێت پاش و پێشخستنی هەر بڕگەیەک لەسەر پێشنیاری سترۆک یان سێ ئەندام پەرلەمان دەبێم داواکارم لە بەرگرنگی بابەتەکە کە خاڵی سێم ببێتە بڕگەی خاڵی یەکەمی بەرنامەی کار یەکەم ببێتە سێم. ئێستا وازحە ئەمە دوێنێکەش بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستان ئەو تانانەی گیرا بوون سەرکەوتنێکی باشی بەدەستینە تانەکانی بردەوە لەبەر گرنگیەوە بابەتە داواکارم ئەو پاش و پێشخستنە لە بڕگەی سێم لە بۆ یەکەم بکرێتن و زۆر سپاس. بەڵێ کاکمەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە مادەکانی 58 و 59 لە 60 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان من پرسیارێکم لە ڕۆژی 2011 ئاڕاستی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە بە ئیمزای سکرتێری پەرلەمان لە دەی نووسراوەکە لە ڕێی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەوە ئاڕاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراوە بەڵام ئەوەی جێی نیگەرانیە و بەرپرسیارەتی بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانە لە مەسەلەی پێشێرکاری پەیڕەوی ناوخۆ بپرسنەوە بەپێی بەرگەی سێ لە مادەی 60 لە پەیڕەوی ناوخۆ پێویستە لە سەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ماوەی 7 ڕۆژدا وەڵامی پرسیارمان بداتەوە یان ئەو پەڕی ئەبێ لە ماوەی 21 ڕۆژە. پرسیارەکەی من بۆ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوەیە ئایا ئەم کابینەی حکوومەتی هەرێم پلانی هەیە بۆ گەڕاردنەوەی پاشەکەوتی موچە خۆرانی هەرێمی کوردستان ئەگەر نیەتی و ئەو قەرزانەی پاشەکەوتی موچەکەکەوێتە لای حکوومەت لە ماوەی کابینەی ڕابردوودا کراوە پلانی چییە ئەم کابینەیە داوا لە بەڕێستانەکەم وەڵامی ئەو پرسیارم بۆ وەرگرتنەوە و سپاسانەکەم. بەڵێ زۆر سپاس. بەڕێز سکرتێری پەرلەمان ڕادەسپێرین بۆ ئەوەی بەدووادا چوون بۆ وەرگرتنەوەی وەڵامەکە بکە. فەرموون کاکاوە. بەناوی خی گەورە و مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە
منیش هەر پرسیارەکەم لەسەر پرسیارکردنە و پرسیار ئاراستەکردنە دیارە یەکێک لە ئەرکە گرنگەکانی پەرلەمانتەر بە دوواداچوون و چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردنە دیارە پاڵپشت بە مادەکانی 58-59 ژمارەیەک پرسیار ئاراستەی حکوومەت کراوە یاخود تایبەتر ئەنجومەنی وەزیران کراوە تا ئێستا وەڵامەکەی نەدراوەتەوە بەڵام من پرسیاری من لەسەر ئەوەیە لە هەفتەی ڕابردوو من پرسیارێکم ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە لە ڕێی سکرتێری پەرلەمانی کوردستانەوە لەسەر بڕی پارەی ئەو نەوتە سپیەی کە بەرمی لە نەوتی ساڵانەی کە دەدرێت بە هاوڵاتیانی کوردستان بەپێی ئەو بەڵگانەی لە بەردەستی ئێمە لە ناوچەکانی باڵەکایەتی و چۆمان لە سنووری پارێزگای هەولێر ئەو نەوتە بە 51,500 دینار دابش کراوە لە کاتێکدا بەپێی زانیاریەکانی ئێمە لە بەغدا ئەو نەوتە بە 31,000 دینار دەنێدرێەوە تا 20,500 دیناری زیاترە ئەوجا دەمەوێت تەفاسیلی پرسیارەکەم لەسەر ئەوەیە بەڕێز سکرتێری پەرلەمان پرسیارەکەی ناردۆتەوە داوای وەسڵ ئەکا ئەوە مەرجەکانی مادەی 59 مەرجەکانی پرسیاری نووسراوە لە هیچ یەکێک لەو مەرجانە باس لەوە ناکات وەسڵ و نازانم بەڵگە و ئەو شتانەی لەگەڵ دابێ نازانم و لە هەمان کات دەمەوێت ئەوە بڵێم دوو مانگ بەر لە ئێستا هەمان پرسیاریشترم ئاراستەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کرد پرسیارەکەم نەگەیشت دووبارە سکرتێری پەرلەمان بە من دەڵێ لەبەرەوەی تۆ لە دەستگاکانی ڕاگەیاندن پرسیارەکەت بڵاو کردتۆ ئێمە ناینێرین لە کاتێکدا لە هیچ شوێنێک باس لەوە ناکات دەگەر تۆ پرسیارێکت کرد دواتر من نوێنەری خەڵکم دەبێ ئەو کارانەی من دەیکەم خۆ خەڵک بزانێ اینجا بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی دووەمم لەسەر ئەوەیە لە 8 نزیکەی 3 مانگە زیاد لە 14 پرۆژە نێدراوە بۆ حکوومەت هەتا ئێستا وەڵام نەدراوەتەوە تەبعاً بەشێکیان پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوەیە لەوانش بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ نمونە دەرماڵەی خوێندکاران تا ئێستا نەهاتوو دەزانی بەڕێز سەرۆکی پەرلەمان خوێندکار هەیە ئێستا ناتوانێت بچێتە ماڵەوە لەبەر ئەوەی پارەی نییە هاتوو چۆ بکات یعنی چۆنە بێ حکوومەت سێمان بەس ئەگەر مەجالم بدەیت پرسیارەکەم تەواو بکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئێمە پێشتریش لە مادەی 79 بڕگەجیم داوامان کرد کە وادەیەک دیاری بکرێ ئەو پرۆژانەی دەڕۆن بۆ حکوومەت بۆ ئەوەی حکوومەت لەو کاتە وەڵاممان بدەتەوە ئاخر ناکرێ 3 مانگ پەرلەمانی کوردستان چاوەڕێی پرۆژە یاساکانی خۆی بکات نەگەڕێنەوە پێشنیازی پرۆژەکان یعنی پرسیارەکەوێ کەی حکوومەتە و پرۆژانە دەنێریتەوە بۆ ئەوی بکرێتە یاسا و خەڵک تێیدا سوودمەند زۆر کاک سیروان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ پێیوەست بە پێی مادەی 51 بڕگەی سێهەم ڕۆژانی سێشەمە و چوارشەمە تایبەت دەبێت بە دانیشتنی پەرلەمانی کوردستان بە پێی ئەم پەیڕەوە پرسیارەکەی من ئەوەیە هەتا ئێستا ئەو پەیڕەوە وەکو خۆی جێبەجێ نەکراوە تکایە داوای وەڵام ئەەکەم بۆچی بۆ لەمە دواش هیوادارم کە بتوانین بە پێی پێویست ئەم ڕۆژانە کە تەرخان کراوە بۆ دانیشتنی پەرلەمان ئەو دانیشتنانەوەکو خۆی جێبەجێ بکرێت کە کاتێک جێبەجێ نەکرات تکایە ڕوونکردنەوەتان هەبێت زۆر سپاس زۆر سپاس بۆی وەڵامی دوو ئەندامی بەڕێزی پەرلەمان دەینەوە دوای دەرفەت بەوانی تر دەدەین لەوەی کاک سیروانەوە دەست پێ دەکەم من وەکو سەرۆکی پەرلەمان ڕەفیقەکانم لە دەستەی سەرۆکایەتی گەورەترین خواستمان ئەوەیە کە بتوانین هەموو هەفتەکە لانی کەم هەموو هەفتەی بتوانین کۆبوونەوەیەک ئەنجام بدەین و دوو ئەوە هەر خێر و بەرەکەت بەڵام بەڕێزانە دامانی پەرلەمان ئێمە دەیان پرۆژە خوێندنەوەی یەکەممان بۆ کردووە و بە گوێرەی ئەم پەیڕەوەی کە لە بەردەستی جەنابتانایە دەبێت لە ماوەی 21 ڕۆژە لیژنە تایبەتمەندەکان راپۆرت ئامادە بکەن ئێمە کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی کوردستان بە لیستێک ناوی ئەو پرۆژە یاسایانی کە خوێندنەوەی یەکەممان بۆ کردوون و تا ئێستا لیژنە تایبەتمەندەکان ئامادە نەبوون یەک کۆبوونەوەشیان لەسەر بکەین خێنە بەردەمی ڕایگشتی و بەردەمی بەڕێستان لیژنە تایبەتمەندەکان راپۆرتەکانیان ئامادەکەن بیدەنە لیژنەی یاسایی ڕاستاندنی بۆ بکە ئەگەر ئێمە کۆبوونەوەمان نەکرد ئەوە مافی خۆتانە گلەیمان لێ بکەن بەڵام تا راپۆرتێک ئامادە دەکەین بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی پەرلەمانی لەسەر بکرێ خۆشمان بەشداری لە کۆبوونەوەکان دەکەین لەبەرەوە بۆ ڕای گشتیش پێویستە بۆ ئەندامانی بەڕێزی پەرلەمانیش پێویستە ئێمە بێ و بابەتە ڕوون بکەینەوە کە لیژنەکانی ئێمە وەکو پێویست راپۆرتی ئەو پرۆژە یاسا و پێشنیازە یاسایانە ئامادە ناکەن کە لە خوێندنەوەی یەکەمیان بۆ دەکرێت چکە پرۆسەکە لەوێ کۆتایی نایەت کە خوێندنەوەی یەکەم دەکرێت
ئەوە سەبارەت بە قسەکانی بەڕێستان و کۆبوونەوەی پەرلەمان دەبێ بەرنامەی کاری هەبێ بەرنامەی کاریش دەبێ مادەیەک هەبێ ئێمە کۆبوونەوەی لەسەر بکەین ئەگینا کۆبوونەوە تەنها بۆ کۆبوونەوە ناکرێت سپاس. سەبارەت بەوەی جەنابی بەڕێز کاکاوە دەفەرموێت کە وەڵامی هەندێک لەو پێشنیازە یاسایانەی کە ئێمە ناردبوومان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە هەردوو نووسراویان ژمارە 9,038 لەگەڵ 8,948 بەشێک لەو پرۆژە یاسایانە وەڵامەکانیان هاتوۆتەوە ئەو پێشنیازە یاسایانە و ئێمە بە تەسەلسول بە زنجیر بەندی ئاراستەی لیژنە تایبەتمەندەکانی دەکەینەوە بۆ ئەوەی کە راپۆرتی خۆیانی لەبارەوە بنووسن زیاتر لە 12 بۆ 13 پێشنیازە یاسا ئێستا وەڵامەکەی لە بەردەستی ئێمەیە و ئێمە زنجیر بەندیەکمان بۆ داناون بۆ ئەوەی کە بیان خەینە بەردەستی لیژنە تایبەتمەندەکان بە مەبەستی ئامادەکردنی راپۆرت. سەبارەت بە بابەتی پرسیار ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان بە نووسراوێکی فەرمی دەسەڵاتی ئاراستەکردنی پرسیارماندا بە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بەڕێزیان پەیڕەویبوونی پرسیارەکان لەگەڵ یەکلایی بکاتەوە و هەر بەڕێزیشیان پرسیارەکان ئاراستی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بکە. یەک بابەتیان کە ئێمەش ڕۆڵمان تیای هەبووە لە دەستەی سەرۆکایەتی بابەتی بڵاوکردنەوەی پرسیارە پێش ئەوەی کە یەکلایی ببێتەوە ئایا ئەو پرسیارە لە ڕووی پەیڕەوە گونجاوە یا گونجاو نییە. ئێمە بووین وتمان ئەو بۆ خۆشم ڕۆڵم هەبووە تایە کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەو کاتێک کە وەڵام دەدرێنەوە بەوەی پرسیارەکانیان ئاراستە دەکرێت حەقی خۆیانە کە پرسیارەکان بڵاو بکەنەوە بەڵام پێش ئەوەی کە بڕیار بدرێ ئایا ئەم پرسیارە لە ڕووی پەیڕەویەوە پێوەرەکانی پەیڕەوی تێدا یان تێدا نیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لە فەیسبووکەکەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاوی کردەوە ئێمە پێیان بڵین تەنهاوەکو ئیجرائێکی احترازی کە بەڕێزان باشترە پێش ئەوەی ئێمە وەڵام بدەینەوە ئێوە بڵاوی نەکەنەوە ئەمە لە ڕاستیا پەیوەندی بە پەیڕەو نییە ئەوەندەی پەیوەندی بە مەسلەی جدیەتی ئاراستەکردنی پرسیار و دانانی ڕێوشوێنێک بۆ پرسیار هەیە. سەبارەت بە ئەوەی وەسڵەکە لە ڕاستیا من زانیاری نییە دەرفەت دەدەم بە بەڕێز سکرتێری پەرلەمان بە وەڵام داتەوە فەرموون. بەڕێز سەرۆک فەرمان سپاس بۆ جەنابەت وەڵامی بەڕێز کاکاوە ئەو پرسیارەی کە جەنابەت ئاراستەی کرد ڕاستە پەیڕەویە لە ڕووی کوالیتیەوە بەڵام دەبێت تۆ پشت بەستن بە مادەیەک بە بڕگەیەک بکەیت تۆ نووسراوە لە پرسیارەکە دەرێت لە کاتێکدا حکوومەت دایناوە 31,000 دینار بەڵام 51,000 وەردەگری ئێمە کە بۆ حکوومەت دەنێرین وڵام دەکەین دەبێت تو بەڵگەیەکە بیتن ئایا بەشبەستن بە چ بەڵگەیەک ئەو پارەیە وەرگیراوە و لە چێ وەرگیراوە لێرەدا کاکەوە تۆ قسەت کرد دەرفە بدە منیش با وڵام بدەمەوە. من پێم خۆش نییە ناوی پەرلەمانتار بینم بەڵام پەرلەمانتار هەیە زۆربەی هەرە زۆر پرسیاری ئاراستەی کردووە بەبێ کەم و کوری ئێمە دەستخۆشیمان لێ کردو من وەکو خودی خۆم زۆرش سوودمەند بووینە لە پرسیارەکانی و جەنابش زۆر پرسیارە ڕەوانە کردە هاوکاری جەنابشتم کردووە و پرسیارێکت ئاراست کرد لە فەیسبووکشت بڵاو کردەوە من دووبارە ڕێوشوێنی پرسیارەکەم بۆت گۆڕی بە هەمان شێواز دووبارە نارتەوە ئەو پرسیارە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان واتە تۆ مافت نەخوراوە لە ناردنی پرسیارەکە بەڵام ئەوەی ئەمری کرد کە جەنابی سەرۆک پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمان کە فەرمانیان دەرکرد کە ئێمە بە هیچ شێوازێک ئەو پرسیارە پێشوەختە بنێرینە حکوومەت نابێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بکرێتەوە ئەوە ئەمری دەستەی سەرۆکایەتیە. سپاس. پێش ئەوەی ڕێوشوێنی لەبارەوە وەربگیرێ یعنی پێش ئەوەی بڕیار بدرێت کە ئەم پرسیارە پەیڕەویە و مەرجەکانی پەیڕەوی تایە پێویست ناکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بێتەوە کە یەکلایی بۆەوە دەتوانی بڵاوی کەنەوە بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەسەوەندە دەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان کاگمە بەڵێ ئاسانە توانی بەڵگە بێنیت ئەزانم بەڵێ کاک محەممەد فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر دەربارەی بەرنامەی کار پشتیوانی داواکەی بەڕێز ئومید خۆشناو دەکەم لەبەر گرنگی بابەتەکە بە تایبەتی مەسەلەی بە تعریبکردنی ناوچە کوردستانیەکان و شەفافیەتی نەوت دوو مەسەلەی استراتیژی گرنگم بۆ هەرێمی کوردستان. بەڵێ سپاس بەڵێ کاک علی حەمە ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ماوەی چەند مانجی ڕابردووە چەندین پەرلەمانتار راپۆرت یان ئامادە کردووە لەسەر گەندەڵیەکانی کوردستان لەسەر کۆمەڵی بابەت بەسپاسەوە ئێوە ڕوانەی لیژنەمانیەکانتان کردووە. من سەرنجتان بۆ بابەتێکی زۆر گرنگ استراتیژی کە ئاسایشی هەرێمی کوردستان کەوتۆتە بەرمەترسیەکی گەورە هەم لیژنەی نەزاهی پەرلەمان کاری لەسەر ئەو راپۆرتە کردووە راپۆرتێکی مفەسەل هەم دوێنە لە لیژنەی دارایی خاڵە سنووریەک بە راپۆرتەکەیە جایسە خاڵە پێڕەوەیەکەم لە ئەخیرا باس دەکەم لەوەڵۆ خاڵە پێڕەوەیەکە باس بە پێی پێڕەوی ناوخۆ
بە دوواداچوون کراوە دەرکەوتووە لە خاڵە سنووریەکانە کاری مافیاگەریەکرێت بەبێ پشکنین بەبێ کۆنتترۆل بار داخڵەکرێ هیچ کەسێک بۆی نییە بزانێت چی تایە تەنانەت بەرپرسانی وەزارەتی دارایی لە بەردەم لیژنەی معنییا وتیان حکوومەتیش دەسەڵاتی بەسەر ئەمانیە دەرکەوتووە چەندین کۆمپانیا لەسەر حسابی خەڵک بوون بە میلیۆنێر و ملیاردێر خاڵە پێڕەوەکە ئەمەیە ئەم کەیسە لێرە داخرا کۆتای پیات کۆتای پیات معالەجەی پێشنیاری من ئەوەی طبعا من زۆر لە پێڕەویشا گەڕام زۆر گەڕام معالەجەی ئەوەی کە لیژنە راپۆرت بەرزەکاتەوە ئەی سلمێنێت کە کۆمەڵی کۆمپانیا بە فرۆشتنی ئەیفۆر ماگانە ملیۆنان دۆلار وەرەگرن عقدەکان هەمووی ناقانونین کۆمەڵی شەخص کران بە ملیۆنێری دۆلار لەسەر حسابی خەڵک هەموو کارێکی قاچاقیەکرێت پێشنیار نووسا لیژنەش سەلماندی دوای ئەمە حەلی پێڕەوی نییە بۆ ئەمە ئایا ئیتر ئەم کەیسانە لێرە داخرێ یان ئەبێت یەک حەل هەیە ئەبێت ئێمە ئیمزا کۆکەینەوە بۆ بانگهێشتکردنی بەرپرسەکان بۆ ئەمە بە پرسیارە ئەمەش بە راپۆرت نییە بە راپۆرتی لیژنە نییە و هیوادارم ینی حەلێکی پێویست بۆ ئەمە بدۆزین بەڵێ بەڕێز کاک علی حەمە ساڵح حەلی هەیە کە بەڕێزان لە پەرلەمان ئەندامێکی پەرلەمان دۆسیەیەک هەیە یان لیژنە تایبەتمەندەکان قسەیان هەیە لەباری دۆسیەکەوە پرسیار لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بۆ چارەسەر نابێ ئەگەر وەڵامیان بۆ دێتەوە ئەگەر وەڵامەکە بە دڵیان بوو ڕەزامەند بوون زانیان دەست بە ئیجراعات کراوە ئەوە فەبیها ینی زۆر مشکلە نابێت تەواو دەبێت دۆسیەکە و ئەگەر زانیان ئەم پرۆسەیە ناکرێ بەڵێ دەتوانن بچنە مەرحەلەیەکی تر قۆناغێکی تری چاودێری کە بریتێ لە پرساندن و دەتوانن ئەو ئیجراعات و ڕێوشوێنانەی کە لەناو ئەم پەیڕەوا هەیە بۆ پرساندن وەزیری ئێوە دەتوانن ناوەڕۆکی راپۆرتەکە لە شێوەی پرسیارێکی ئاراستە بکەن بۆ ئەوەی دەرگاتان بۆ بکرێتەوە چۆن پرۆسی پرساندن ئەنجامەدەن لە شێوەی پرسیارێکا بڵێن راپۆرتمان لە ڕۆژی ئەوەنا ئەندامێکی پەرلەمان دەتوانێت ئەوە بکە لە ڕۆژی ئەوە ئاراستەمان کردبوون چی کراوە و چی دەکرێت ئەگەر وەڵامتان نەدراوە یا وەڵامتان بەدڵ نەبوو بڕۆنە قۆناغێکی ترکە قۆناغی پرساندنە بەڵێ بەڵێ ڕۆبینا خان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری پێشنیاری کاکۆمێت دەکەم بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاماژە بە پێی ڕێی ناوخۆی پەرلەمانی کوردستان زنجیرەی بەرنامەی کاری ئەم کۆبوونەوەیە بۆ ئاڵۆگۆڕکردنی بڕگەکان بەوەی کە بڕگەی سێهەم بچێتە بڕگەی یەکەم دەخەینە دەنگدان فەرمونون بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە بڕگەی سێهەم بچێتە بڕگەی یەکەم با دەست بەرزکاتەوە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاڵۆگۆڕ لە زنجیربەندی بەرنامەی کار پەسەند کرا بە دەنگی 71 ئەندامی بەڕێزی پەرلەمان بەڵێ ئێستا دەست بە بەرنامەی کاری کۆبوونەوەکەمان دەکەین لە بڕگەی یەکەم دەست پێ دەکەین کە بەڕێز دکتۆرە ڕێواز بەڵێ 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 فەرموو بەڵێ بەناوی خوای گەورە دکتۆرە شایان عەسکەری بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵاهی لە مێژ بوو دەستم برن کرد بوون نازانم لە پشتەوەش لۆیە هاتمە پێشەوە بی بمبینی چونکە لە پشتەوەش عینەن کێشەم هەبوو هەمیشە دەستم بەرز دەکردەوە بەڕێزت دیار بۆ ئاگادار نەبووی سەبارەت بەو پرسیارانەی کە ئێمە دەیکەین پەرلەمانتار دەیکا بۆ حکوومەت ئەوەی کە من تێبینیم کردیە دوو یاداشتم بەرز کردیتەوە بەڵام سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی منیان دایتەوە سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی منیان دایتەوە یەکەچیان ئێستا لە بەردەستمە یەکەچیان ناوی ئەوەکەی ناهینم بەس ئاماژە بە نووسراوتان لە 7 نۆی 2019 کە سەبارەت بە داواکاری بەڕێز دکتۆر زانە کاوە نافع حەوێزی پێتان ڕادەگەێنی کە گەڕانەوە بۆ سەرکار بە پێی ڕێنمایی حکوومەت ڕاگیراوە بفەرمونون بۆ ئاگاداریتان لە 23 نۆی 2019 وەڵام دراومەتەوە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان ئەوە یەکەچی دیکەشم هەیە عینەن و هەروەها وەڵامی پرسیارێکم سەبارەت بە سندوقی شێرپەنجەلۆ هاتیتەوە 4 لاپەڕەیە دکتۆرە بەس وەڵامی تێدا نییە وەڵامی تێدا نیە بەڵێ هیوادارم ئەو کێشانە چارەسەر بکرێ وەبی ئیشەکانمان
بەرەو پێش بڕوان گیر نەبین ئەمە باڵێ زۆر سپاس سەبارەت بە خاڵی یەکەم دەرفەت دەدەم بە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان باڕوونکردنەوە بدا بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان بنەمای کاری هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن بنەمایەکی گرنگە لە کاری پەرلەمانی کورد دەسەڵاتێکی تەشریعی ئێمە لە چوارچێوی ئەو هەماهەنگیە نووسراوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانمان بۆ هاتووە پێشتریش چەند داخوازیەکە بۆ گەڕانەوەی سەرکاری هەندێک هاوڵاتی و هەندێک کەیسی تایبەتی وەڵامی ئەنجومەنی وەزیرانەوە بووە کە بڕیار لەم کاتا لەبەر زروفی مالی توانای گەڕانەوەیان نییە بۆیە ئەو نووسراوانەی کە لە لیژنەکانیان لە ئەندامە بەڕێزەکان ئاراستی دەستەی سەرۆکایەتی ئەکرێ و داوای گەڕانەوە ئەکرێ بەربەبنای ئەو نووسراوی ئەنجومەنی وەزیران وەڵامماندام چکە ئەگەر بۆ ئەنجومەنیشی بەرزکەنەوە هەمان وەڵامە درێنەوە تەنها لەبەر ئەو بابەتە بوو. بەڵێ زۆر سپاس بڕگەی دووەمی فەرمون دەرفەت دەدەین بە سکرتێری پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت ئەوەی دکتۆرە شایان وتی وەڵامدانەوەی سندوقی شێرپەنجە من دوێنێ ئاگداربووم لەو بابەتە و جەناب شتنامەم بۆ نات بە دوواداچوون دەکەن هەفتەی ئەندە وەڵامە دەدەینەوە سپاس بەڵێ گەلاوێش خان دکتۆرە فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باش بوو لەو دانیشتنە ڕوونکردنەوە یەک بدەم سەبارەت بە دەرماڵی قوتابیان و وانە بێژان ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لەگەڵ وەزیری معنی لەسەر خەتین بۆ ئەوەی پرۆژە یاسایەک و پرۆژە پێشنیازێک ئامادە بکەین بۆ دەرماڵەی قوتابیان لە کۆلیژ و زانکۆکان و هەروەها لێرەش پێیان ڕادەگەینین بەوانە بێژان کە ئێمە لەسەر خەتین وەکو لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا کە بە دوواداچوونیان بۆ بکەین بۆ ئەوەی بکرێن بە گرێبەست. زۆر سپاس دکتۆرەخان کاک دابان فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە سەبارەت بە پرسیارەکانی پەرلەمانتاران و چاودێریکردنیەوە یاداشتەکانیان بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەڵام نەدانەوەی ئەوان یان وەڵامەکانیان بەدەست نەگەیشتووە لە حاڵەتەوە بۆ بەدیاردا و من بۆ خۆم لە مانگی حوتەوە پرسیارم ئاڕاستە کردووەوە لە ڕێی سەرۆکی فراکسیۆنەکەمەوە کاک عەلی ئیستیفسارمان کردووە جوابەکەش گەڕاوەتەوە بەڵام تاوەکو ئێستا بەدەستی لیژنەکە نەگەیشتووە و من تەمەناکەم ئێوە خۆتان ریسێرچێکی ئەوە بکەن کە پەرلەمانتاران لە سەرەتای کارەکانیانەوە لە ڕێی لیژنەکان و چی بە شخصی چەند پرسیاریان ئاڕاستە کردووە و چەند پرسیار گەیشتوەتەوە دەستی لیژنەکان و پەرلەمانتاران زۆر سوپاس. زۆر سپاس بەڕێز سکرتێری پەرلەمان ڕادەسپێرین بۆ کۆبوونەوەی داهاتووی پەرلەمان ئامارێک ئامادە بکە ژمارە و پرسیارانی بەڕێزان ئەندامی پەرلەمان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە و ژمارەی ئەو وەڵامانەی کە گەڕاوەتەوە بۆ پەرلەمانی کوردستان بەرمەبنای ئەو ئامارەی کە بەڕێزیان ئامادەی دەکا ئێمە بە دوواداچوونی تەواو دەکەین بۆی بزانین ئایا ژمارەکە ژمارەیەکی هێندە زۆرەکە بوو بێتە دیاردە دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەرنامەی کاری کۆبوونەوەکەمان بەم شێوەیە دەست پێ دەکەین خستنە ڕۆی بیرۆکەی ئەو پەرلەمانتارانی خوارەوە بە پێی خاڵی دوو بڕگەی یەکەم لە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق یەک بیرۆکەی بەڕێز جوان یونس ڕۆژبەیانی پەیوەست بە دووبارە تعریبکردن و مەترسی هەموارکردنەوەی مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراق دوو بیرۆکەی بەڕێز کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا پەیوەست بە پرسی چۆنێتی شەفافکردنی نەوت لە هەرێمی کوردستان. سەرەتا بە بیرۆکەی یەکەم دەست پێ دەکەین کە بیرۆکەی بەڕێز جوان یونس ڕۆژبەیانی پەیوەست بە دووبارە تعریبکردن و مەترسی هەموارکردنەوەی مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراقە. فەرمون جوان خان فەرمون و داوا لە بەڕێزان لە لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمەکەم بفەرمون بۆ ئێرە لەبەر تایبەتمەندی ئەمڕۆ لەبەرەوەی کە پەرلەمانی کوردستان بۆ یەکەم جار لە مێژووی خۆیان بژاردەی تانەدان لە بیاسایەکی ئەنجومەنی نوێنەرانی تاقی کردەوە و خۆشبەختانە بە هەوڵی هەموو لایەک و بە پێداگری لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و بەو شەرەفمەندیەی کە بە ئێمەیان بەخشی بەوەی کە وەکالەت بۆ بەڕێز پارێزەرێکی بەڕێز بکەینەوە بۆی بتوانێت داواکە لە دادگای فیدراڵی تۆمار بکە بەگەرمی پیرۆزبایی لە بەڕێستان وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان دەکەین و پیرۆزبایی لە خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەکەین کە بە لە ڕێگەی بژاردەی تانەدان لە یاسایەکی ئەنجومەنی نوێنەران توانیان مافی دەنگدانیان بۆ بگەڕێنرێتەوە و بەڕێستان ئاگادارەکەین کە دوای ئەوەی کە بەڕێز جوان خان بیرۆکەکەی دەخێنێتەوە بڕیاردراوە کە لە مەراسیمێکی تایبەتە ڕێزلێنان بۆ جوان خان بەڵێ جەناب دەبێ بڕۆیتەوە. بەڵێ دوایەوەی کە جوان خان بیرۆکەکەی تەواو دەکا وەکو سوپاسگوزاری بۆ ئێمە و سوپاسگوزاری ئێمە بۆ
بەڕێز پارێزەر لە دەرەوە لە مەراسیمێکدا چەکە گوڵی دەستخۆشی پێشکەشەکەن فەرمونون جوان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان. وەکو ئەرکێکی نیشتیمانی و پاڵپش بە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بە پێویستمان زانی بە نوێنەرایەتی لیژنەکەمان لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم باسی چەند خاڵێکی گرنگ بکەین. یەک، بڕیاری باڵای ئیتحادی عێراق لەسەر تانەی لیژنەکەی ئێمە لەسەر هەمواری یەکەمی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. دوو، مەترسی هەموارکردنەوەی دەستور لەسەر مادەی 140. سێ، پرسی تەعریب لە ناوچە کوردستانیەکان. سەرەتا پێش دەستپێکردنی خاڵی یەکەم لەسەر بڕیاری دادگای باڵای ئیتحادی عێراق دەمەوێت بە ناوی لیژنەکەمان زۆر سوپاسی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکەم کە هاوکارمان بوون و پێشنیارەکەی ئێمەیان قبوڵ کرد. لیژنەکەمان لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم سەرەتای کارکردنمان توانیمان وەک یەک تیم کارەکان ئەنجام بدەین. لیژنەکەمان بە وردی چاودێری یاسا و بڕیارەکانی دەسەڵاتی ئیتحادی دەکات و کە تایبەتن بەو ناوچانە. لە چوارچێوەشدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 22 هەفتی ساڵی 2019 هەڵسا بە هەموارکردنەوەی یەکەمی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی ڕێگنەخراو لە هەرێمێکدا. ئێمە لە لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم یەکسەر دوای دەرچوونی یاساکە کۆبوونەوەیەکی بە پەلەمان ئەنجامدا. خوێندنەوەیەکمان بۆ ناوەڕۆکی یاساکە کرد. بڕگە بە بڕگە مادەکانمان خوێندەوە. بۆمان دەرکەوت جێبەجێکردنی ئەو هەمواری یاسایە بە زیانی ناوچە کوردستانیەکان دەشکێتەوە. هەروەها بۆمان دەرکەوت کە ئەو یاسایە چەندین مادە و بڕگەی تێدایە کە ناکۆکە لەگەڵ مادە و بڕگەکانی دەستوری عێراق. دوای دیاریکردنی بەشێکی زۆری ئەو مادە و بڕگانە یاساکە کە ناکۆکە بە دەقەکانی دەستور لیژنەکەمان پێشنیاری کرد کە پارێزەرێک دیاری بکرێت. پێم خۆشە ئاماژە بەو نووسراوانە بدەم کە یەک بە یەک ڕادستی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە لەسەر ئەو بابەتە. نووسراوی پێشنیارمان ژمارە 18 لە بەرواری 23/8/2019 دوای کۆبوونەوەی لیژنەکەمان لە 20/8/2019 پێشنیارمان کرد کە پارێزەرێک دەستنیشان بکرێت و تانە لەو یاسایە بدرێت. وەڵامی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ژمارە کاف 666 لە بەرواری 5/9/2019 کە ڕەزامەندی خۆیان دەربڕی لە پێشنیارەکەی ئێمە و پاڵپشتیان کردیم. نووسراومان ژمارە 26 لە بەرواری 7/9/2019 تێدا ئاماژەمان بەوە کردووە کە پارێزەرەکەمان لە 15/9/2019 تانەی لە دادگای ئیتحادی باڵای عێراق تۆمار کرد. پارێزەر سەردار هەرکی بە سوپاسەوە. نووسراومان ژمارە 38 لە بەرواری 20/10/2019 دوای ئەوەی کە تانەکەمان تەقدیمی دادگا کرد وەڵامی تانەی ئەنجومەنی نوێنەران لە 30/9/2019 ئاراستەمان کرا ئەوەش بەرز کراوەتەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. وەڵامی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ژمارە کاف 1179 بۆ وەڵامدانەوە لەسەر ئەو وەڵامەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. نووسراومان ژمارە 39 لە بەرواری 31/10/2019 بڕیاروا بوو کە دادگای ئیتحادی عێراق لەگەڵ چەند تانەیەکی تر لەسەر هەمان یاسا هەمووی لە ڕۆژی 18/11/2019 بێت. ئەو بڕیارەمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە یەکەم جار بڕیاروا بوو لە 18/11 بێت. نووسراومان ژمارە 41 بەروار
11 2019 بەڵێ ناکەی زۆر لە ناوڕۆکەکە چیتە دەرەوە لە ڕەفیقی تریشت هەن و بەرنامی کاریش دوور و درێژ بەڵێ دکتۆرە بەڵام ناوڕۆکەکە خانم تەمام بەڵام بابەتەکەەوە بزانم گرنگە زۆر گرنگە بەڵام پابندی پەیڕە و کاتی فەرموون دکتۆرە ئەوەندەینەما نووسراوی ئەخیرمان نووسراوەکە کە بڕیاردرا لە دادگای ئیتحادی عێراق تانەکەی ئێمە لە 12 ببێتە 11 کە دوێنێ بوو. تانەمان لەم مادانەی خوارەوەدا لە یاسای یەکەمی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان مادەی 17 مادەی 16 مادەی 12 مادەی 3 و هەموو ئەو خاڵە دەستوریانەمان نووسیوەتەوە کە ئەو مادانە لەگەڵ ئەو خاڵە دەستوریانە ناکۆکن و یەک ناگرێتەوە. جگە لەوەش ئەو هەموارکردنە لەگەڵ ڕۆحی مادەی 140 دەستور ناکۆکە کە تایبەتە بە چارەسەرکردن و یەکلاکردنەوەی چارەنووسی ناوچەجێ ناکۆکەکان. ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای ئەوەی کە جوابی ئێمەی داوە خۆشبەختانە دوێنێ لە 12/11/2019 ڕۆژی داوای تانەکەی پەرلەمان بوو لە بەرژەوەندی ئێمە کەیسەکە یەکلا کرایەوە مادە دەستوریەکان بەپێی مادە ئەو مادانە نادەستوری بوون هەمویان هەڵوەشانەوە لە باڵا لە دادگای ئیتحادی باڵای عێراق لە کۆی نۆدادوە یەکیان دژ بۆ و هەشتیان پاڵپشتی سکاڵاکەی ئێمە بوون. بە ناوی لیژنەکەمان پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بە تایبەت ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەکەین هەروەها لە سەرجەم پەرلەمانتاران و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکەین بە یەکلابوونەوەی ئەو داوا یاساییە سەروەریەکی تر لە مێژووی کاری پەرلەمانی تۆمار کرا و پیرۆزبایی لە لیژنەکەمان دەکەم کە ئێمە بە شانازیەوە پشکی شێرمان لەو داوایە بەرکەوت. لێرەوە دەمەوێت سوپاسی هەموو ئەندامانی لیژنە بکەم، سوپاسی ڕاوێژکارانی لیژنە بکەم، فەرمانبەرانی لیژنە و پارێزەر سەردار هەرکی کە هەمویان پێکەوە هیلاک بووین لەو بابەتە. سوپاس. تەوەری دووەم لەسەر هەموارکردنی دەستور ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دانیشتنی 28 دەی 2019 بە ئامادەبوونی 222 ئەندام دەنگی بۆ پێکێنانی لیژنەیەکدا بە نوێنەرایەتی تەواوی پێکاتەکان. کاری ئەم لیژنەیە ئامادەکردنی ڕاستپاردەکانی هەموارکردنی دەستورە بە گوێرەی مادەی 142 دەستور بۆ ئەو مەبەستە بڕیاری ژمارە 221 لە 3/11/2019 دەرکرد. تایبەت بە پێکێنانی لیژنەیەکی کاتی کە لە 18 ئەندام پێک هاتبوو دواتر ژمارەی ئەندامانی لیژنەکە بۆ 27 ئەندام زیاد کرا لە ئەنجومەنی نوێنەران. بەگەڕانەوە بۆ بڕگەکانی دەقی مادەی 142 دەردەکەوێت کە ئەو لیژنەیە دەستکراوەیە بۆ پێداچوونەوە بە تەواوی حکومەکانی دەستور. هیچ بڕگە و مادەیەک پارێزراو نییە لە هەموارکردن. بۆیە مەترسی هەیە دەست بۆ هەموارکردنی مادەی 140 دەستوریش ببردرێت. ئێمە جەخت لەوە دەکەینەوە کە گرفت لە خودی مادەی 140 نییە بەڵکو گرفت لە جێبەجێ نەکردنی بڕگەکانی ئەو مادەیە. دادگای باڵای ئیتحادی لە بڕیاری ژمارە 71 ساڵی 2019 ئاماژەی بەوە داوە کە بە گوێرەی حکومەکانی مادەی 143 مادەی 58 یاسای بەڕێوەبردننی دەوڵەت بۆ قۆناغی گواستنەوە بەها دەستوریەکەی ماوە و مادەی 140 سڕڕای تێپەڕبوونی ماوە زەمەنیەکەی سیفەتی پابەندێتی. بۆیە لە حاڵەتی هەموارکردنی پێشنیار دەکەین تەنها ڕێکەوتی جێبەجێکردنی مادەکە بە هەموو قۆناغەکانی هەموار بکرێت کە ئێستا بە 31/12/2007 دیاری کراوە. ئەمەش بەبوونی گەرنتی نێودەوڵەتی. بە گوێرەی بڕگەی دووەمی مادەی 142 ڕاستپاردەی پێشنیاری
هەمووی بە یەک پاکێج پێشکەش بە نوێنەرانی عێراق دەکرێت ئەمەش خۆی لە خۆیدا بۆ نوێنەرانی هەرێمی کوردستان لە نێو ئەنجومەنی نوێنەرانی ئیتیحادی عێراق گرفتە چونکە لە کاتی دەنگداندا لە بەردەم دوو بژاردە دەبن یا ئەوە تا دەبێت تەواوی هەموارکردنەکە قبول بکەن یا ئەوە تا هەموو ڕەت بکەنەوە ئەمەش بەهۆی ئەوەی ڕاستپاردەی پێشنیاری هەموارکردنەکە مادە بە مادە ناخرێتە دەنگدانەوە ئەگەر ئەو قۆناغە ببڕێت کە ئەمەش گریمانەیە چونکە بە زۆرینەی ڕەهای ژمارەی ئەندامانی ئەنجومەن پەسەند دەکرێت ژمارەی نوێنەرانی کوردیش ئەو ژمارە نییە کە بتوانێت ڕێگری لە تێپەڕبوونی بگرێت بۆیە تەنها دوا دەرفەت دەمێنێتەوە کە لە ڕێگەی ڕێفراندۆمەوە گەلی کوردستان بە زۆرینەی 2/3 پارێزگا ڕەتی بکاتەوە لەمەشدا لەوانەیە کورد تاوانبار بکرێت بەوەی دژی هەموارکردنی دەستورە بۆیە لێرەدا جێ خۆیەتی ئاماژە بەوە بکەین دەستکەوتەکانی گەلی کوردستان لە دەستوری عێراقدا بەرهەمی یەکڕێزی و یەکێتی ناوماڵی کوردستان بووە لە ئێستاشدا لە هەموو کاتدا زیاتر پێویستمان بەو ڕۆحیەتەیە تاکو بتوانین پارێزگاری لە مافەکانی گەلی کوردستان و نەتەوەکانی تر بکەین نوێنەرانی کورد لە لیژنەی پێداچوونەوەی دەستور ئەرکێکی قورسیان خراوەتە سەرشان پێویستە بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەک بۆیە پێشنیار دەکەین پەرلەمانی کوردستان لیژنەیەکی پاڵپشتی لە کەسانی شارەزا و پسپۆر بۆ ئەو نوێنەرانە دروست بکات لەگەڵ دەستەبەرکردنی هەموو پێداویستێ لۆجیستیەکان تەوەری کۆتایی و تەوەری سێم سەبارەت بە تعریب جوان خان بەڵێ خۆ جەنابەت بۆ تێدە دەقە قسە بکەی 16 دقەیە قسە دەکەی 4 دقەی تریشت دەدەینێ بەڵام دەبێت تەواوی کەم تەواوی کە بە تەنها 4 دقە تەواو 4 دقە دەبێت تەواویکەی بە گوێرەی بڕگەی 22 بەرنامەی حکوومەتی عێراق لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 بە فەرمانی دیوانی پێکێنرا لە سەرەتای دەست بەکاربوونی لیژنەکە کارەکان تا ڕادەیەکی زۆر باش بەڕێوەچوون وە چەند بڕیارێکیاندا کە بڕیارەکان بۆ خەڵکی ناوچە کوردستانیەکان سوودمەند بوون بەوەی کە خێزانەکان ئەگەر ئاوارن بگەڕێنەوە شوێنی خۆیان و ئەوانەی کە جێگرەوەی ئەوانیش بگەڕێنەوە شوێنی خۆیان بەڵام وەزارەتی بازرگانی عێراق بە نووسراویان ژمارە 19848 لە ڕێکەوتی 28/8/2009 داوا لە حکوومەتی عێراق کراوە کە ئاوارەی کەمپەکان تەنانەت ئەگەر خێزانی داعشیش بن چاوپۆشی لێ بکرێت و لە ناوچە کوردستانیەکان جێگیر بکرێن هێشتا ئەوانەی کە هێشتا ناویان تۆمار نەکراوە تۆمار دەکرێن و فۆرمی خۆراکیان بۆ دەگوازرێتەوە ئێستا ڕۆژانە بەڕێزان ئەندامانی پەرلەمان باگوێ لە هاوڕێکەمان بگرین فەرموون فراکسیۆنە کوردستانیەکانیش لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نووسراوێکیان ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردووە کە مادەی 140 لیژنەیەک هەیە لەوێ لیژنەیەکی کاتی کە ئەو لیژنەیە کارا بکرێتەوە بەڵام تاکو ئێستا ئەو لیژنەیە کارا نەکراوەتەوە بۆیە داوا لە بەڕێستان دەکەین هەوڵەکانتان وەک دەستەی سەرۆکایەتی بخەنەگەڕ لە پێناو دووبارە دروستکردنەوەی ئەو لیژنەیە تاکو ئێمەش بتوانین هەماهەنگ بین لەگەڵیان لە پێناو جێبەجێکردنی هەنگاوەکانی مادەی 140 زۆر سپاس دەستخۆشی لێ دەکەم بەڕێزان ئەندامانی لیژنەی ناوچە کوردستانەکان بفەرمونون بۆ ئەوەی ڕێزلێنان بدەنە پارێزەرەکەتان کاک سەردار هەرکی فەرمونون دەتوانن لە دەرەوە بەڵێ دەستان خۆش دەستی هەمووتان خۆش بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستش داوا لە بەڕێز کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا دەکەین کە فەرمێت بۆ ئەوەی بیرۆکەکەی خۆی بخێنێتەوە سەبارەت بە چۆنێتی شەفافکردنی نەوت لە هەرێمی کوردستان فەرموون
بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، بەڕێزان ئەندامانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، بەڕێزان نوێنەرانی گەلی کوردستان. پشتبەست بە مادەی 49 لە پێڕەوی ناوخۆ لە بەرگەی دووەم بیرۆکەیەک دەخەینە ڕوو کە بیرۆکەیەکی گشتیە کە پەیوەستە بە کێشەیەکی گشتی لە هەرێمی کوردستان. هاوکات ناوەڕۆشی بیرۆکە باز دەکەین، دواتریش چارەسەرەکانی دەخەینە ڕوو. ئەم بیرۆکەی کە ئەمڕۆ باسی دەکەین مەبەستمە کە سەرەتا بتوانین کە تەوەرەکانی گفتوگۆ دیاری بکەین بۆی کە هەمومان بەیەکەوە تەرکیز بکەین کە لە چۆ مناقەشە دەکەین و گفتوگۆکانمان لەسەر چی دەبێت. لە سەرەتادا باس لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان دەکەین و بە لەخۆگرتنی شێشەکانی هەولێر و بەغدا، دواتر باس لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان دەکەین، لە کۆتاییش باس لەوە دەکەین کە چۆن نەوتی هەرێمی کوردستان دەکرێت بە هەماهەنگی و هاوکاری هەموو لایەک بە شەفافی بخرێتە بەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە. دوو بابەتی گرنگ هەیە کە لە کوردستان بەگشتی تێکەڵ کراون کە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان و داهاتی نەوتی هەرێمی کوردستانن. مەبەستمە لەم بیرۆکەیە بە دەرفەتی دەزانم کە ڕوونی بکەمەوە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان جیاوازەکانی لەگەڵ داهاتی نەوتی هەرێمی کوردستان چین و جیاوازەکان لە چۆن. کاتێک کە باس لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان دەکەین مەبەستمانە باس لە وردەکاریەکانی بکەین کە دوو دەستکەوتی گرنگی هەیە و بەرمەبنای گرێبەستی عقوداتی مشارەکە لە هەرێمی کوردستاندا ئەم سیاسەتە داڕژراوە. سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان لەسەر بنەمای عقوداتی مشارەکەیە واتە گرێبەستی هاوبەشە کە دوو ئینجازی گرنگی هەیە، ئینجازێکیان سیاسیە بەشەکەی تریان ئابووریە. ئینجازی ئابووری سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر هاتوو لە حاڵتێکدا کە ئێستا قسە لەسەرەوە دەکرێت بە گوێرەی دوایین داتا و زانیاریەکان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرهەم بێنێت و ئەگەر سەرچاوەی نەوت فرەڕەهەند بکرێت، سەرچاوەی داهات فرەڕەهەند بکرێت لە هەرێمی کوردستان هەمە جۆر بکرێت، دەتوانین گۆڕانکاری لە نرخی ئابووری نەوتی جیهانیدا بکەین کە مەیەکێکە لە گەورەترین دەستکەوتەکان کە گەلی کوردستان حەقی خۆیەتی شانازی پێوە بکات. دەستکەوتی سیاسی تاکە دەستکەوتێک کە جێی شانازیە من باسی دەکەم لێرەوە ئەوەیە هەرێمی کوردستان لە سیاسەتی نەوت بەشدارە لە نەخشەی ئەمنی تاقا کە ئەمانەی کە شارەزان لە نەوت مەفهومەکان لاڕوونە بەشداربوون لەسەر سیاسەتی نەخشەی ئەمنی تاقا واتە ئەم وڵاتەی کە بەرهەمهێنی نەوتە، ئەو هەرێمەی کە بەرهەمهێنی نەوتە دەتوانێت بە هەموو شێوەیەک پارێزبەندی بە بەدەست بێنێت لەلایەن ئەو وڵاتانی کە بەشدارن. نمونەیەکی زیندوو وتاری سەرۆک ئۆباما بوو لە ساڵی 2014 کاتێک کە داعش ڕۆ هەرێمی کوردستان هات کە بەڵێنیدا پارێزگاری لە هەرێمی کوردستان بکات، بەشێکی بریتی بوو سەرباری هەبووین دیبلۆماسیەتێکی بەهێز، بەشێکی بریتی بوو لە هەبوونی سیاستێکی گرنگی نەوت لە هەرێمی کوردستاندا. بیرمان نەچێت ئەمانە دەستکەوتن، کێشەشمان هەیە لە داهاتی نەوت، کێشە لە ناوەڕۆشی گرێبەستەکان خۆیان هەیە. دەرفەتم بدەن هەرچەندە گرێبەستەکان بەردەست نین لە ماڵپەڕی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام دەرفەتم بدەن کە باس لە ناوەڕۆشی گرێبەستەکان بکەم کە لە چەند خاڵێکدا خۆی دەبینێتەوە. گرێبەستەکانی عقوداتی مشارەکە بە شکڵێکی عام چەند شتێک لە خۆیان دەگرن. ڕۆیاڵتی واتە مڵکانە کە لە گرێبەستەکە بە ڕێژەی سەدادە دیاریکراوە، کۆست ڕیکەڤەری واتە جێڕانەوەی پارەی بەرهەمهێنانی نەوت کە دابەش دەکرێت و پرۆفیت ئۆیل کە قازانجە دووبارە دابەش دەکرێتەوە لە بینی هەردوو تەڕەفی گرێبەستی نەوتیدا، تاکسیشن کە باجە کە حکوومەت خۆی دیاری دەکات و بۆنەسشمان هەیە کە شیرین نەوتە کە زۆرترین جەدەل و مناقەشات لە خۆی دەگرێت. یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە ئێمە تا ئێستا شلامان ڕوون نییە کە چۆنیەتی وەرگرتنی پارەی تاکسیشن یاخود باج چۆن بووە. دەگەڕێمەوە بۆ یەکێک لە پرۆتۆکۆڵەکانی دانیشتنی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2012 لە وەڵامی یەکێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان ئەو کات ئاماژە بۆ دەکات کە کۆمپانیەکانی عفا کراون لە وەرگرتنی بانج لە هەموو دنیا. کاتێک کە عقودی مشارەکە وجودی هەیە، کاتێک کۆمپانیایەک ئیعفا دەکرێت لە بەرامبەر زیادکردنی کەپاسیتی بیلدینگە یاخود زیادکردنی خزمەتگوزاری بۆ ناسەی کە نەوتیدا بەرهەم دەهێنرێت. بەڵام لە هەرێمی کوردستان ناڕوونە بۆ چیان بازی ئیعفا کراوە، جگەلەوەی کە باس لەوە دەکرێت کە بۆ ڕاکێشانی سەرنجی کۆمپانیەکانە. بەشی دووەمی کە شیرین نەوتە کە بە سێ مەرحلە وەردەگیرێت، مەرحلەی واژۆکردن، مەرحلەی ئینتاج و مەرحلەی تەتوێڕی ئینتاج. هەر بڕێک بە شێوەیەکی دیاریکراوە کە من دواتر داتاکە دەیخەوە بەردەستی بەڕێستان کە چۆنەمە ئەم شیرین نەوتە چۆن دابەشکراوە. کێشەی دووەم کە پەیوەستە بە هەمان سیاستی نەوتەوە هەبوونی کێشەکانمان لەگەڵ حکوومەتی ناوەندی لەسەر بنەمای دەستوری عراقی. دەگەڕێمەوە بۆ دوو مادەی دەستوری کە مادەی 111 و مادەی 112 لە بڕگەی دووەمی و هەروەها بەرمەبنای دەستوری عراقی هەبوونی یاسای ژمارە 22 ساڵ 2007 کە ڕێگەدراوە هەرێمە خۆرجەیەکان خاوەنی یاساکانی خۆیان بن. بە مادەی 111 و مادەی 112 حکوومەتی هەرێمی کوردستان ملزەم نییە بە ناردنی ئەم نەوتە. یەکێک لە مادەکانی یاسای ژمارە 22 بۆ دەخوێنمەوەکو خۆی. مادەی 5 لە بڕگەی 3 لە یاسای ژمارە 22 ساڵ 2007 زۆر بەڕوونی ئاماژە بۆ دەکات. دیاریکردنی ئاستی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمدا بە شێوەیەک لەگەڵ بڕگەی دووەمی مادەی 112 دەستوری عراقی فیدراڵی بگونجێت لە دەسەڵاتی ئەنجومەنی نەوت و گازی هەرێمی کوردستانە. واتە ئەنجومەنی نەوت و گازی هەرێمی کوردستان
دەتوانێت بڕیار لەسەر ئینتاجی نەوتی هەرێمی کوردستان بدات. بەشی دووەم سەرنجتا ڕادن شێشم بۆ داتاکانی داهات هیوام وایە تەرکیزکەن لەگەڵم کۆمەڵێک ژمارەیە کە دەیخەمە بەردەستی بەڕێستان. کاتێک کە باس لە داهات دەکەین من لێرە باس لە وردەکاریەکانی ناکەم کە چۆن بۆ چۆن نەبووە هەڵبەت بەشێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان معلوماتەکانیان ڕەنگە زۆری لابێت بەڵام لەبەر کەمی کات ناچمە سەر وردەکاریەکانی. لە ساڵی 2023 395,935 بەرمیل نەوت بەرهەمهێنراوە. لە ساڵی 2004 160,599 بەرمیل نەوت بەرهەمهێنراوە. لە ساڵی 2005 367,738 بەرمیل نەوت بەرهەمهێنراوە. لە ساڵی 2006 506,269 بەرمیل نەوت بەرهەمهێنراوە. لە ساڵی 2007 ئەم ڕێژەیە زۆر بەرز دەبێتەوە دەبێتە 1,524,211 بەرمیل نەوت. لە ساڵی 2008 ئەم ڕێژەیە بە 3,170,172 بەرمیل نەوت. لە ساڵی 2009 15,689,046 بەرمیل نەوت. لە ساڵی 2010 27,483,775 بەرمیل نەوت. لە ساڵی 2011 68,231,486 بەرمیل نەوت بووە. ساڵی 2012 76,706,152 بەرمیل نەوت بووە. ساڵی 2013 78,463,580 بەرمیل نەوت بووە کە کۆی گشتی لە 2003 بۆ 2013 بریتی بۆ لە 272,546,911 بەرمیل نەوت کە لە کۆی ئەم نەوتە 92,689,116 بەرمیلی هەناردەی دەرەوە کراوە کە داهاتی ساڵی 2007 پێشەوەش باز دەکەم بەڵام ڕسمی نییە بریتیە لە 9,714,331,861 دلار. داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 بۆ 17 تاڕادەیەک ناڕوونە پەیوەستە بە کۆمەڵک کێشەی قەیرانی دارایی بڕینی بودجە و بەشێک ناشەفافیت کە وجودی هەیە من لێرە تەنها ڕقەمەکان بە خێرایی دەخەمە ڕوو 2014 2 میلیارد 2015 9 میلیارد کە 5 میلیارد لەنەوتەوە بووە 2016 7 میلیارد کە 5 میلیارد لەنەوتەوە بووە 2017 9 میلیارد کە 7 میلیارد لەنەوتەوە بووە واتە نەوتی هەرێم بەسڵێم حتە فرۆشراوە. مرحلەی ساڵی 2003 بۆ 2007 مرحلەی ساڵی 2007 بۆ 2013 مرحلەی 2013 بۆ 2017 کە لێرە بەدواوە من داتاکانم وەرنەگرتووە بەڵکو ئەوەی کە هەیە 2 میلیارد بە 272 میلیۆن بە داهاتێک کە لە 2017 بەڕوونی داتاکان بەردەستنین هەرچەندە کە خطابی مالیش وەکو پێویست ناتەوە پەرلەمانی کوردستان. لە هەرێمی کوردستان 198 پاڵەوگەمان هەیە کە دوو پاڵەوگە کە ناڕسمین دوو پاڵەوگەی فەرمیمان هەیە دوو داتامان هەیە بۆ ئەو کارمەندانی کە لە کۆمپانیەکان کار دەکەن 4576 کارمەند لە کۆمپانیا نەوتەکان تا ساڵی 2014 کە داتاکان بە فەرمی وەزارەتی سامانە سروشتەکان بڵاوی کردوتەوە لە بەردەستمان بوون 125 بیری نەوتی هەبووە 57 حەقلی نەوتیمان هەبووە و داتایەک تریشمان لە بەردەستە کە دەڵێن 9,000 کارمەندمانەیە کە 7,000 بیانیەوە تا دەکاتە ڕێژەی 176 کەمەش ئەم نەخشەیە کە حەق لە نەوتەکانی لە هەرێمی کوردستان تێدایە ئەمە سەرجەم و حەق لە نەوتیانەیە کە هەمان بوون و باس لەوە دەکا کە چۆن حەق لە نەوتەکانمان هەیە و بیرە نەوتەکانیشی لەسەر ئاماژە پێکراوە بەڵام بەگشتی ئەمە داتای ئەپدەیت نییە ئەمە تا ساڵی 2014 ڕاستە و لە هەمان کاتیشدا مەبەستمە باس لەوە بکەین کە گەڕاینەوە بۆ ئەم کێشەی کە باسم کرد کەواتە ئەمە دوو کێشەی سەرەکیمان هەیە لە کوردستان بەشێکیان ناڕوونیە لە تەواو جێبەجێکردنی گرێبەست و خستنە ڕووی داتاکان کە ئەمانە ئەم داتانەی کە لە بەردەستی منە من تەنها سامپڵی عەقدێکم وەرگرتووە ئەم سامپڵە کە لە بەردەستمە ئەمە دەخاتە ڕوو کە ڕۆیاڵتی کۆست ریکەڤەری فیش شێرینگ ئەمانە چۆن دابەشکراون لە هەرێمی کوردستان و داتاکان ئاماژەی پێکردووە بەڵام وەکو باسم کرد تا ساڵی 2014 لێرە باس لەوە دەکا کە شیرنی نەوت بە 2 میلیۆن بە 4 میلیۆن هەندێک زار گەشتۆتە 40 میلیۆنیش و لە شوێنەکانی تریش بۆ وازەحی ئاماژەی بەو داتایانە کردووە ناڕوونیەکەش لە هەمان کاتیشدا لە چۆنێتی خەرجکردنی داهاتی نەوتی هەرێمی کوردستاندایە بۆ ناڕۆیتە سەر چارەسەر یەکسەر دەرفەتم بدەن دەستمە سەر چارەسەرەکان لە کۆتایی بابەت. بەشی سێم کە چارەسەرکردنی کێشەی شەفافیەتی نەوتە لە هەرێمی کوردستان من دوو ئەزمونم وەرگرتووە کە دوو ئەزمموی بیانین ئەزمموی نەرویج و ئەزمموی ئەلاسکا و تێکەڵ چێشکردنی بە ئەزمونێکی خۆماڵی پشتبەست بە یاسای ژمارە 22 ساڵ 2007 کە یەکێکە لە یاسا باشەکان کە ئەم پەرلەمانی کوردستانە دەری کردووە. لە وڵاتی نەرویج ئێمە سندوقی وەبەرهێنانی نیشتیمانیمان هەیە کە ئەم سندوقە ڕاستەوخۆ لەلایەن بانکی مەرکەزیەوە سەرپەرشتی دەکرێت و ئەم سندوقە بە هیچ شێوەیەک ناچێتە ژێر ڕکێفی دەوڵەتی نەرویجەوە تەنها لە کاتی پێویست ئیقرازی دەوڵەت دەکات بۆ پرۆژانەی کە پێویستن واتە بانک خۆی بڕیاردا لەوەی کە چۆن بیکات و بە شێوەیەک پارەکە بۆ بە پرۆژەیەکی سەرفی بکات. هەڵبەت ئەم سندوقە من پێم وایە نزیکە لە سندوقی
نەوت و گازی هەرێمی کوردستان کە لە یاسای ژمارە 22 ساڵ 2007 ئاماژەی پێکراوە پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت سوود لەم سندوقە ببینێت دەتوانێت بەشێکی گرنگی پرۆسەی نەوت بە شەفاف بکات لە هەرێمی کوردستاندا. ئەزمموی دووەم کە ئەزممونێکی گرنگە تقریبا لە خۆرڵاتی ناوەڕاست ئێستا باسوخواستی لەبارەوە دەکرێت کە خەڵک هەیە و دەوڵەت هەیە کە بیری لەم بیرۆکەیە کردوتەوە و ڕەنگە بکرێت بەشێک لە بەرنامەی کاری بەشێک لە دەوڵەتەکانی شەرق لەوسەد کە ئەزمموی ئەلاسکایە. واتە دابەشکردنی نەوت بە شێوەی ئەسهام بەسەر دانیشتواندا و وەرگرتنەوەی ئەم بڕەپارەیە بە شێوەی باج لە بە هەمان ڕێژە لە هاوڵاتیان. ئەمە هەستی بەرپرسیارەتی دروست دەکات لای هاوڵاتیان کاتێک کە بینایەک یاخود شوێنێکی گشتی بنیاد دەنرێت هەر کەسێک کە بزانێت کەم و کورتیەک یاخود خەلەلێک لە دروستکردنی بیناکەدا هەیە هەڵبەت ڕاستە و خۆت توانێت تەداخل بکات بەو پێی کە باجێکی زۆری داوە کە لە ئاساسدا ئەمە ئەسهامی دەوڵەتە. بەشی سێم چالاکردنی سندوقی نەوت و گازی هەرێمی کوردستانە پشتبەست بە یاسای ژمارە 22 ساڵی 2007 کە ئەمە خۆی لە خۆیدا ئینجازێکی گەورەیە کە گەلی کورشانازی پێوە بکە کە ئەمە بە دوو شێواز دەکرێت. چالاکردنی سندوقەکە و چالاکردنی ئەجزە ڕقابەکانی دەوڵەت کە بە لەخۆگرتنی پەرلەمانی کوردستانە و لە هەمان کاتدا دیوانی چاودێری داراییە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان سندوقەوەکو خۆی ئەم یاساوەکو خۆی تەفعیل بکات ئەم سندوقە بچێتە بواری جێبەجێکردن بە یەکێک لە فەقەرەکانی یاساکە تەواوی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر ڕقابەی ڕکێفی پەرلەمانی کوردستانەوە. بەو شێوە پەرلەمان توانێت تحکم بە تەواوی وردەکارەکانی داهاتی نەوتی هەرێمی کوردستانەوە بکات. و لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت تاوکار بێت بۆ چاراکردنی چاودێری فەرمی ناوخۆی و دەرەچی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دووبارە. زۆر سپاس دەستخۆشی لێ دەکەین. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەچینە سەر بڕگەیەکی تری بەرنامەی کار کە بریتیە لە خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە یاسا و بڕیارانەی خوارەوە بە پێی حکمی مادەکانی 79 و 80 بەڕێزان ئەندامانی پەرلەمان دیارە ئاڵگۆڕەکەی کە کاگومێت داوای کردووە بڕگەیەکی تری گۆڕیوە ئەوی ژەوەیە کە دووەم دەبێت بە ینی دووەم وەکو خۆی دەمێنێتەوە یەکەم دەچێتە سێم. ئێستا بڕگەی دووەم دەست پێ دەکەین کە بریتیە لە دانان و ئاڵۆگۆڕکردنی ژمارەیەک پەرلەمانتار لە لیژنە میشەکانی پەرلەمان و پێکێنانی 4 لیژنەیە میشەیی پەرلەمان بە پێی مادەی 28 و 29 و 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەرفە دەدەین بە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان ڕوونکردنەوەیەکمان بداتێ سەبارەت بە چۆنێتی پێکێنانی 4 لیژنەکە و دابەشکردنی بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەسەر لیژنەکانە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان دوای ئەوەی لە دانیشتنی ڕۆژی 29 دەنگدرا لەلایەن ئێوەی بەڕێزەوە بۆ هەموارکردنی یەکەمی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و زیادکردنی 4 لیژنە هەمیشەیەکان لە 15 لیژنەوە بۆ 19 لیژنەی هەمیشەیی و ئەو 4 لیژنە هەمیشەیە تازەی کە دروستکران بریتین لە لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان، لیژنەی ئاوەدانکردنەوە و بەرهێنان، لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت، لیژنەی کاروباری پەرلەمان و سکاڵا. دوابدوایان دانیشتنایمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو بڕیارەمان وەرگرت کە بە هەمان میکانزمی دابشکاری ئەندامانی بەڕێز بەسەر 15 لیژنە هەمیشەیەکەی پێشووتر هەمان میکانیزم بگیرێتە بەر بۆ دابشکردنی ئەندامان بەسەر ئەو 4 لیژنە تازەیی کە دروست کراون. بەو پێش بەڕێزان بەپێی ئەو معادلە حسابی کە لە کۆبوونەوەی دواتری فراکسیۆنەکان ئێمە بۆمان باس کردوون لەو 19 لیژنەیە کە پەرلەمانی کوردستان ئێستا هەیەی فراکسیۆنە بەڕێزەکان بەم شڕیزبەندیە ئەندامیانە بێت لەو 19 لیژنەیە. فراکسیۆنی پارتی 87 ئەندام، فراکسیۆنی یەکێتی 39 ئەندام، فراکسیۆنی گۆڕان 23 ئەندام، فراکسیۆنی نەوەی نوێ 15 ئەندام، فراکسیۆنی کۆمەڵ 13 ئەندام، فراکسیۆنی یەکگرتو 10 ئەندام، کلدان سریان ئاشوری و ئەرمەن 12 ئەندام، تورکمانەکان 8 ئەندام، ئازادیش ئەتوانرێت لە 2 لیژنەوەتە 2 ئەندامیان هەبێ. دوایەوە بەڕێزان ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 24 دەی 2019 کۆبوونەوەیەکمان لەگەڵ تێکڕای سەرۆک فراکسیۆنە بەڕێزەکان هەبوو بۆی ئەم بڕیاری دەستەی سەرۆکایەتیان پێڕابگەێنین کە بۆ دابشکردنی ئەندام بەڕێزەکانیان و ئەم بەرکەوتانەیان لەسەر ئەم 4 لیژنەیە ئەم میکانیزمە گیراوەتە بەر. دواتریش داوامان لە سەرۆک فراکسیۆنە بەڕێزەکان کرد کە بەبێ ئامادەبوونی دەستەی سەرۆکایەتی لەناو خۆیانە کۆبوونەوەیەک بکەن بۆ هەر ڕێککەوتنێک کە پێی ئەگەن ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی لاریمان نابێت لە جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنێ لە نێوان فراکسیۆنەکانە ئابێت بۆ ئاڵوگۆڕکردن لە ڕێژەی ئەندامێتیان یان هەماهەنگیکردن بەپێی بەرکەوتەکانیان لەو 4 لیژنە تازەیی کە دروست کراوە.
ڕۆژی دەی 11 دیسان کۆبوونەوەیە کە لەلایەن جێگری سەرۆکی پەرلەمان و بەڕێز سکرتێری پەرلەمان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان ئەنجامدرا بۆ ئەوەی دوا ئامار و دوا راپۆرتی فراکسیۆنە بەڕێزەکان لەسەر ناوی ئەندامە بەڕێزەکانیان بۆ ئەم 4 لیژنە هەمیشەیە و هەر ئاڵوگۆڕێکی تر لە لیژنەکانیان هەبێت کۆبوونەوەکە ئەنجامدرا. دواتر لە ڕۆژی 11 2019 کۆبوونەوەیەکی دەستەی سەرۆکایەتی لەگەڵ بەڕێوەبەرایەتی کاریباری پەرلەمان و لیژنەکان ئەنجام درراوە بۆ تاوتوێکردنی نووسراوی تێکڕای سەرۆک فراکسیۆنە بەڕێزەکان لەسەر ناوی ئەندامەکانیان و دابەشکردیان بەسەر ئەو 4 لیژنەیە و نووسراوی پەرلەمانتارە بەڕێزەکان بۆ ئەوەی کە لە لیژنەیەک نامێن و ئەچنە لیژنەیەکی تر ئەمانشمان تاوتوێ کردووە. دوا کۆبوونەوە واتە کۆبوونەوەی پێنجەم ڕۆژی 12 2019 بە سەرپەرشتی بەڕێز سەرۆکی پەرلەمان و ئەندامەتی جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمانی کوردستان و بەڕێوەبەرایەتی کاروباری پەرلەمان و لیژنەکان بەڕێوە چووە بۆ بڕیاری کۆتایی لەسەر دابەشکردنی ئەندامە بەڕێزەکان بە پێی حکومەکانی مادەی 28 بەڕگەی دووەم و چوارەم و پێنجەم کە بە پێی ڕێژە و بەرکەوتەی سەرجەم فراکسیۆنەکان و نوێنەرایەتیان لەناو لیژنە هەمیشەیەکان و بە پێی ئەو سەلاحیەتەی دەستەی سەرۆکایەتیەتی تا بە پێی توانە و خواست و پێویستی لیژنەکان پەرلەمانتارە بەڕێزەکان بەسەر ئەو 4 لیژنە هەمیشەیە دابەش بکات. خۆشبەختانە توانین بڵین کە ئەمڕۆ ئێستا وەکوی کە لە بەرنامەی کارە هەیە بەرەنجامێکی باش بۆ پێکێنانی ئەو 4 لیژنە هەمیشەیە هەیە بۆیە ئێستا دەرفەت بە بەڕێز بە سکرتێری پەرلەمان ئەین خاڵ بە خاڵی ئەوەی کە پێی گەشتوین لەسەر ئامادەکردنی دەست لە کارکێشانەوەی ئەو ئەندامە بەڕێزانەی کە لە لیژنەکانە بوون دواتر دەنگدان بە ئەو ئەندامە بەڕێزانەی کە ئەچنە ئەو 4 لیژنە هەمیشەیە و لەگەڵ ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ئەندامەکانە کراوە. دەستان خۆش بێ. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە لیستێکمان لەبەردەستایە بە ناوی ئەو ئەندامە بەڕێزانی پەرلەمان کە لە لیژنەکان دەستیان لە کارکێشاوەتەوە لەبەرەوەی سەبارەت بە چۆنێتی قبولکردنی دەست لە کارکێشانەوەی بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە ناو پەیڕەوی ناوخۆ هیچ مادەیەک نییە. بەڵام بەرمەبنای ئەو مەبدەئی هەرکەس بە دەنگدان هاتبێ دەبێ بە دەنگدانیش بڕوا ئێمە دەست لە کارکێشانەوەی سەرجەم ئەو بەڕێزانە دەخینە دەنگدان و دەرفەت دەدەین بە بەڕێز سکرتێری پەرلەمان بۆ ئەوەی ناوەکان بخوێنێتەوە و فەرمون. زۆر سپاس 73 ئەندامی بەڕێزی پەرلەمان ڕەزامەندە بەوەی کە بە لیست بخوێنرێتەوە فەرمون بە لیست ئێستا ناوی دەست لە کارکێشاوەکانتان بۆ دەخوێنرێتەوە فەرمون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پەرلەمانتارە بە ڕێزانەی داوای دەست لە کارکێشانەوەیان کردووە لە لیژنە هەمیشەییەکان. 1 سعید مستەفە تەتەرخان لە لیژنەی ڕۆشنبیری کۆمەڵگای مەدەنی وەرزش و لاوان. 2 زێدان ڕەشید خان ئۆدەل کشتتوکاڵ و ئاودێری. 3 شوان کەریم محەممەد شارەوانی گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار. 4 بەهجەت علی ئیبراهیم شارەوانی گواستنەوە گەشت و گوزار. 5 ظاهر محەممەد علی حەسەن شارەوانی گواستنەوە گەیاندن و گەشت و گوزار. 5 سەفین ئاغا عومەر ئاغا قادر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. 7 سەروان محەممەد علی کاروباری شەهیدانی جینۆساید و زیندانیانی سیاسی. 8 نەزار مەلا عەبدولغەفار عەزیز کاروباری پێشمەرگە. 9 ئەرشەد حوسێن محەممەد کاروباری یاسایی. 10 جوان یونس محەممەد سەلیم کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی ئافرەت. 11 لوقمان حەمەد حاجی مستەفە ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی وەرزش و لاوان. 12 هاوڕێ بنا محەممەد ساڵح شارەوانی گواستنەوە گەیاندنی و گەشت و گوزار. سلمە فاتح تۆفیق سێزدە کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی ئافرەت. 14 عەبدولناسر ئەحمەد عەلی لیژنەی شەهیدانی جینۆساید و زیندانیانی سیاسی. 15 ئاشن عەبدوڵڵا قادر پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی. 16 شادی نەوزاد وەهاب پەروەردە و خوێندنی باڵا توژنەوەی زانستی. 17 ئیسماعیل عەلی تەها کشتتوکاڵ و ئاودێری. 18 مەحیەدین حەسەن یوسف کشتتوکاڵ و ئاودێری. 19 کاوە عەبدولقادر حەسەن عەلی ئەوقاف و کاروباری ئاینی. 20 ڕۆمیۆ حوزەیران نیسان کاروباری پێشمەرگە. 21 ڕۆبینە ئۆمیلێک عەزیز دەستپاکی. 22 عوسمان عەلی ئیسماعیل گشتتوکاڵ و ئاودێری. 23 عەبدولسەتار مەجید قادر پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی. 24 مسلم عەبدوڵڵا ڕەسوول ڕۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی وەرزش و لاوان. 25 سەباح محمود محەممەد کشتتوکاڵ و ئاودێری. 26 عەلی حەمە ساڵح دارایی و کاروباری ئابۆری. 27 بەڵێن ئیسماعیل حاجی وزە و سامانە سروشتەکانی پیشەسازی و بازرگانی. 28 شاخەوان ڕەوف مستەفە کاروباری پێشمەرگە. 29 ڕزگار محەممەد محمود کاروباری شەهیدانی جینۆسایدی زیندانیانی سیاسی. 30 ئیحسان محەممەد سەلیم کاروباری کۆمەڵایەتی. بەڕێز سەرۆک پەرلەمان دەدرێتە دەنگدان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان
بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەست لە کارکێشانەوەم لە لیژنەی ڕەوەندی کوردستانی و پەیوەندیەکان پێشکەش کردبوو. بەڵێ بەڵێ بەڵام ئاماژەی پێ نەکرابوو تەنها لیژنەی ڕۆشنبیری تەنها لیژنەی کۆمەڵایەتی ئیزافە دەکەین بەڵێ بەو ئیزافەیە کە سەلما خان دێڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەو لیستە ئەندامانی دەست لە کارکێشاوی لیژنەکانن هەر کەسێک ڕەزامەندە و قبوڵیەتی دەست لە کارکێشانەوەی ئەو بەڕێزانە با دەست بەرز بکاتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە دەنگی 89 ئەندامی بەڕێزی پەرلەمان دەست لە کارکێشانەوەی ئەو بەڕێزانی کە ناویان خوێنرایەوە پەسەند کرا. فەرمون بەردەوام بن. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو لێژنانەیە کە جیا بوویتەوە ئێستا ناوەکان یەکێک دەخوێنەوە دەدەینە دەنگدا. ئێستا لیژنەکانی نوێ یعنی لیژنە نوێیەکان لیژنە بە لیژنە دەخوێنرێتەوە. فەرمون. بەڵێ لێژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنی خۆجەیەکان. یەک أرشد حسين محمد رشيد. 2 نزار ملا عبد الغفار عزيز. 3 محسن حسين مصطفى موسى. 4 حكمة محمد أبو زياد عيسى. 5 رزقار عيسى سوار عيسى. 6 بالامبو محمد علي أحمد. 7 عبد الناصر أحمد علي كاكا. 8 هاوري بناء محمد صالح فتاح. 9 شاخوان رؤوف مصطفى ميران. 10 ياسين خضر طه. 11 كاوى عبد القادر حسن علي. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ڕەزامەندە لەسەر و بەڕێزانەی کە ناویان خوێنرایەوە ببن بە ئەندامی لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجەیەکان با دەست بەرز بکاتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە دەنگی 92 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. فەرمون. لێژنەی ئاودانکردنەوەی بەرهێنان. 1 سەفین ئاغا عمر ئاغا قادر. 2 ظاهر محمد علي حسن محمد. 3 بهمن كاغا عبد الله أحمد علي. 4 بهجت علي إبراهيم مصطفى. 5 شوان كريم محمد صادق. 6 هاوري بناء محمد صالح. 7 شمول آشين صابر ميرا. 8 دابان محمد حسين عبد الله. 9 عثمان علي اسماعيل. 10 مجدة محمود محمد عبد الله. 10 سارة دلشاد بكر مولود. بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ڕەزامەندە و بەڕێزانەی ناویان خوێنراوە ببن بە ئەندامی لیژنەی ئاوادانکردنەوە بەرهێنان با دەست بەرز بکاتەوە. بەڕێزان بە دەنگی 90 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. فەرمون. لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت. 1 جەلال محمد عبد الله حمد أمين. 2 لەنجە إبراهيم عبد الرحمن. 3 جوان يونس محمد سليم. 4 حسيبة سعيد إبراهيم لشكري. 5 سلمى فتاح توفيق محمد. 6 ئەندامیان دانناوە. 7 گوڵستان سعيد محمد سعيد. 8 آشنا عبد الله قادر. 9 شادي نوزاد وهاب محمد أمين. 10 بدرية إسماعيل محمد سعيد. يازده. بەڵێ فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش خستنە دەنگدان بەڕێز حەسیبە سعید ئیبراهیم لە فراکسیۆنی پارتی لە لیستەکە دەراتوە گۆڕانکاری تێداکرێت ئەگەر ناوی ئەو دەربێنن ئەو جەبخرێتە دەنگدان لە لێژنەی ئافرەتان. سوپاس. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان کەواتە ئەو لیستەی بەڕێز سکرتێری پەرلەمان خوێندیەوە کە دەکاتە 8 ئەندامی بەڕێزی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێز ڕەزامەندە لەسەر ئەندامێتی بەڕێزیان لەو لیژنەیە با دەست بەرز بکاتەوە. دواتر
تنگدانە کاک جەلال دواتر قسە دەکەین من و تۆ دواتر بەڵێ لیژنەی دوای ئەوە دوای لە خزمەتتان باشە بەیەکەوە قسە دەکەین بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە دەنگی 91 ئەندامی پەرلەمان پەسەند کرا لیژنەی کاروباری پەرلەمان و سکاڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە لیژنەکانی ترشاناوم بە هەڵە خوێنراوەتەوە سەلمە فاتح تۆفیق نەک سەلمە فەتاح فاتحم خوێندووە وتت فەتاح باشە ببوورە سپاس چاکی دەکەین بەسەر چاو فەرمونون بەڕێزان بۆی بەردەوام بێ فەرمونون بەڵێ لێژنەی کاروباری پەرلەمان و سکاڵا 1 سەوسەر محەممەد میرخان سعید 2 چیا حەمەد شەریف موسا 3 ڕێڤینگ محەممەد علی محەممەد 4 سەروان محەممەد علی حاجی 5 خەدیجە عمر تاها محەممەد 6 ڕاهی ڕەهبەر ئیبراهیم سعید 7 هەژان حەسەن ئەحمەد عەبدوڵڵا 8 شایان کاکە ساڵح محەممەد 9 ئیسماعیل علی تاها 10 هیمداد سەباح بیلال 11 فەرید یعقوب ئیلیە گورگیس بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک ڕەزامەندە ئەو بەڕێزانەی ناویان خوێنرایەوە ببن بە ئەندامی لیژنەی کاروباری پەرلەمان و سکاڵا با دەست بەرزکاتەوە بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە دەنگی 93 ئەندامی پەرلەمان پەسەند کرا ئێستاش لیستی ناوی ئەو پەرلەمانتارانە دەخێنرێتەوە کە داوای ئاڵوگۆڕیان کردووە ئاڵوگۆڕمان پێکردوون فەرمونون بەڕێز سەرۆک پەرلەمان ئەو پەرلەمانتارانە داوا دەکەن لە لێژنەدا دابنێن 1 لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان 2 گولستان باقی لە لێژنەکان لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان لێژنەی کاروباری شەهیدان جینۆسایدی زیندانیانی سیاسی 2 گولستان باقی سلەیمان یاسین کشتتوکاڵ و ئاودێری 3 نەجات شعبان عەبدوڵڵا لێژنەی شارەوانی گواستنەوە گەیاندن و گەشت و گوزار 4 گولیزار ڕەشید حاجی بەدری ڕۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی وەرزش و لاوان 5 لەیلا عەبدولجەبار حەدۆ کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی ئافراد 6 زێدان ڕەشید خان ئۆدەڵ شارەوانی گواستنەوە گەیاندن و گەشت و گوزار 7 هیڤیدار ئەحمەد سەلمان دەستپاکەی 8 ڕۆژان ئیبراهیم علی تەها کاروباری یاسایی 9 بژار خالد عەبدوڵڵا ببورن ئەبوو زەید کاروباری پێشمەرگە 10 شیرین یونس عەبدوڵڵا عەزیز پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی لەگەڵ کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی ئافرەت لوقمان حەمەد حاجی شارەوانی گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار 12 سەرکۆ ئازاد حوسێن محەممەد دارایی کاروباری ئابووری 13 زکری ئەحمەد ئیسماعیل کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی مرۆڤ 14 سەلمە فەتاح تۆفیق محەممەد نووسرای فەتاح ئەمش عن قەزد نووسرا و فەتاح بەڵێ سەلمە فاتح تۆفیق محەممەد لێژنەی ڕۆشنبیری کۆمەڵگای مەدەنی وەرزش و لاوان 15 ڕۆژان محەممەد کەریم کاروباری شەهیدانی جینۆسایدی زیندانیانی سیاسی 16 هیمداد سەباح بیلال محەممەد کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی مرۆڤ 17 محیەدین حەسەن یوسف شارەوانی گواستنەوە و گەیاندنی گەشت و گوزار 18 مەم بورهان محەممەد قانع پەروەردە و خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی 19 عەبدولسەتار مەجید قادر کشتتوکاڵ و ئاودێری بەڵێ 20 هەلەز ئەحمەد محەممەد کشتتوکاڵ و ئاودێری 21 مسلم عەبدوڵڵا ڕەسوول پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 22 کاظم فاڕۆق نامق لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی 23 ڕۆبینە ئۆمیلک عەزیز ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم 24 سعید مستەفە تەتەرخان کاروباری پێشمەرگە 25 باپیر کامەڵە سلەیمان کاروباری پێشمەرگە 26 دەرفەتدەن بۆی ناوەکان تەواوکە دەرفەتدەن جواب دەدەمەوە کاکمەم لە خزمەتتە بەڵێ 26 جینان جەبار بۆیە کشتتوکاڵ و ئاودێری
27 ئاشنا عەبدوڵڵا قادر داکۆکی کردن لە مافی ئافرەت 28 ئەبوو بەکر عومەر عەبدوڵڵا پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 29 عەلی حەمە ساڵح وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی 30 بەڵێن ئیسماعیل حاجی دارایی و کاروباری ئابووری 31 ڕزگار محەممەد مەحموود کاروباری پێشمەرگە 32 شاخەوان ڕەوف مستەفا کاروباری شەهیدانی جینۆسایدی زیندانیانی سیاسی 33 ئیحسان محەممەد سەلیم لێژنەی کشتتوکە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەبەر ئەوەی قبولکردنی ئەندامێتی لە لیژنەیەک بابەتێکی شخصی و تایبەتە هەرچەنە فراکسیۆنەکانیش داوایان کردبێ بەڕێز کاکمەم و نووسراویان نردبێ بەڕێز کاکمەم نایەوێ ئەندام بێ لە لیژنەی پەروەردە ئەگەر ئێمە خسمانە دەنگدان بەبێ کاکمەم دەیخینە دەنگدان کاک ئومێد فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستکردنەوەیەک چەند جارێک لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان باز ناوی لێژنا بووە هات لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ و ئافرەت جیاواز بووە کەواتە هەموو ئەو ناوینانە دەبێت چاپ بێتەوە لێژنەی داکۆچیکردن لە مافی ئافرەت بە تەنایە لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤیش بە تەنایە و زۆر سپاس وەرگیرە بەڵێ کاک عەبدولستار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە لیژنەی پەروەردە دیارە ئێمە کاتی خۆی بەپێی ڕێککەوتنی فراکسیۆنەکان و بەپێی سیستەمێک کە دانرا جێگیری سەرۆکی لیژنەی پەروەردە بەر ئێمە بڕا بەڵام لەبەرەوەی کە ئەندامەکانی تا دوێنێش کە من قسەم لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان و لەگەڵ کاگومێد و لەگەڵ برادرانی کە کرد 11 کەس بووە مەزان نەبووە هەر نەفرێک مەبچێتە ئەم لیژنەیەش تا بێتە جێگیری سەرۆک بۆ ئێستا ئەگەر بەڕێز کاگمەم نەچێتەوێ ئێمە دیارە بەپێی ئەو سیستەم و بەپێی ئەو ڕێککەوتنێکە کاتی خۆی کردومانە ئێمە مامەستا مسلیم لە جیاتی ئەوەی کە بچێتە لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی لە لیژنەی پەروەردەی دادەنێ ئەوە دەبێت لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ ڕێک بکەون ئەگەر ڕەزامەند بوون ئێمە هیچ شکالمانە بەڵێ ئەبێ ڕێککەون چکەوە ئیستحقاقی استحقاقی ئێمەیە بەس دەزانین قەزەکە چۆنە مشکلەکە هەیە 11 کەسن کەس سەحب ناکە باشە چۆن جێگیری لیژنەی پەروەردە بەر ئێمە دەبڕێ بەڵام نەتوانی ئەندامەکە بچێتە هێندەر ئەین چۆن دەبێت کاکاوە ئێوە قسێکی تیا بکەن بەڵێ بەڵێ بەڕێزانە تا ئەوان قسەی خۆیان دەکەن دەرفەت دەدەین بە کاکشوان فەرموو کاکشوان سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە لیژنەی ئاوادانکردنەوە و بەرهێنان لە ناو لیستەکە ناوم هەبوو بەڵام لە لیستی کۆی ناوەکاندا ناوم نەبوو هیوادارم زیادی ئەو ئیشکال نییە ئەوە ئیشکال نییە بەڵێ حەسیبە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان من داواکاریم پێشکەش کرد بوو بەوەی ببمە ئەندام لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ ناوەکەم نەخوێندراوە بۆی ئەگەر زیاد بکرێت سوپاستان آخر کە لیژنەکە ئیعلان کرا وەکو لیژنەیەکی سەربەخۆ لەوێش ئیعلان ناو نەخوێنرایەوە هیچ نەخوێندراوە بە هیچ شێوەیەک ئەگەر 11 ئەندام ئەخر ئەگەر 11 ئەندام زیاتر بوو لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتیە بەڵێ دەرفەت دەبێت دواتر قسەی لەسەرکەین چکە دەبێت دڵنیابین کە 11 نییە بەڵێ کاکاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی ئەو دابەشکاریەی کەوا کراوە ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا هی ئێمەیە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ بەڵام ئێمە ئەو ئەندامەی خۆمان دەبەخشینە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵێ زۆر سپاس کەواتە بەڕێز کاک موسلیم لە بری ئەوەی بچێتە لیژنەی پەیوەندیەکان دەچێتە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بەڵێ کاک دیاری فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان نزیکەی 5 مانگیان 4 مانگە بێت بە داواکارێکی فەرمی لە لای بەرپرسی کاروباری لیژنەکان لەگەڵ هاوڕێم کاک سۆران عومەر ئەو لە لیژنەی سامانە سروشتیەکان دەزەکارکێشانەوەی پێشکەش کردوم بچمە شوێنەکەی بەڵام تاوەکو ئێستا نەوەڵامی دراوەتەوە ئێستش لەناو بەرنامەیان نەبوو ناوەکە نەخوێنرایەوە ئێمە بڕیارمان دابوو هەموو ئەو داوایانەی پێشتر پێش دروستبوونی ئەم 4 لیژنەیە کرابوو کانسڵی بکەینەوە یعنی هەڵی بۆ شێنینەوە ئەگەر داواکاری تازە پێشکەش بکەن ئێمە پێوەی پابەند دەبین ئینشاءڵڵا بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا ئەو گۆڕانکاریە کاک موسلیم دەچێتە پەروەردە بەڵێ کاک ئومێد بەڵێ
بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو داواکاریەی پەرلەمانتار بەڕێز حەسیبە سەعید باز دەکامە دوایین گۆڕانکاری بوو لەگەڵ سکرتێری پەرلەمان ئەندامێکی خۆمان کە بەڕێز مامۆستا مەلای ئەحسان بۆ ئەو کشاوەتەوە حەسیبە خان دیتە لێژنەی کاروباری کۆمەڵایەتی زۆر سپاس. بەڵێ کەواتە بەڕێز حەسیبە خان دەچێتە شوێنی مامۆستا ئەحسان بەڵێ شڵامە ئاخشتە شین خان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کوردستان 11 ئەندام بووە پێشتر بە حکمی ئەوەی چەند ئەندامێک لە لیژنەکان ڕۆشتونەتە کابینەی حکوومەتی هەرێمی کورسان و بوون بە وەزیر یەکێک لەو وەزیرانە لە ئەندامی لیژنەکەی من بووە و ئێستا کەش ئەندامێکی کە لە لیژنەکەم لیژنەی پەرلەمانی کوردستانە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لە ناوەگەشتیەکانە ناوم نەخوێنراوە یەکەم دووەمیش تا ئێستا چەند جار بەڕێز سکرتێری پەرلەمان ناوی من نەخوێنرێتەوە لە ئامادەبووەکانیشدا لە ئامادە نەبووە هەر بە بەدریە ئیسماعیل محەممەد دەیخوێنێتەوە بەشکەمەوە بگۆڕێ بە داوای لێبوردنەوە زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەو گۆڕانکاریانەی کە باسمان کرد حەسیبە خان دەچێتە کاروباری کۆمەڵایەتی کاک موسلیمیش دەچێتە پەروەردە ئێستا ئێمە ئەو لیستە دەخەینە دەنگدان فەرمونون هەر بەڕێزێک ڕەزامەندە با دەست بەرزکاتەوە. کام گۆڕانکاری ئەو گۆڕانکاریەکانە بەڵێ بە دەنگی نەوەت ئەندامی پەرلەمان پەسەند کرا زۆر سپاس. بڕگەی دواتری بەرنامەی کارەکەمان جێبەجێ دەکەین کە بریتیە لە خوێندنەوەی یەکەمی چەند پێشنیازە یاسا و بڕیارێک بە گوێرەی حکومەکانی مادەی 79 بۆ مەبەستە داوا لە بەڕێزان لیژنەی یاساییەکەن کە بفەرمونون بۆ شوێنی خۆیان فەرمونون. بەڕێزانن دامانی پەرلەمان وەک پابەنمونێک بە پەیڕەوی ناوخۆ ڕۆژی چوارشەمەی داهاتوو بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان هەڵبژاردن بۆ دەستەی سەرۆکایەتی ئەو لیژنە نوێیانە دەکا کە ئیعلانمان کردن و کات و شوێنەکەی لەلایەن کاروباری پەرلەمانەوە ئاگدارەکرێنەوە. بەڵێ گولستان خان نقطەی نظامی هەیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمانی بەڕێز وەڵاهی من تێبینیەکم هەیە ئەگەر ڕێگەم بیت تێبینیەکەم بڵێم فەرموو. زۆر سپاس دەکەم دیارە لە ئاشکراکردنی ناوی ئەندامانی لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان ژمارەیەکی زۆر لە ئەندامە بەڕێزەکان پێکەنینیانێت بەو لیژنەیە لە کاتێکدا کێشەی ژنان کێشەیەکی کۆمەڵایەتی زۆر گەورەیە و کێشەی سەران سەرتاکەکانی کۆمەلگایە بە ژن و پیاوە بەڵام بەداخەوە لەم پەرلەمانەدا کە باسی مەسەلەکانی ژنان ئەکرێت ئەو پیاوانەی کە عەزەمەتیان لە دایکەکانیانەوە بۆ هاتووە پێکەنینیان بەم مەسەلەیە بۆیە من زۆر بەتوندی بەڕاستی ئیدانەیانەکەم و زۆر ئەبێت داوای لێبوردن بکەن جارێک کە بە هیچ قەزێکی ژنان پێکەنینیان نێت. بەڵێ بەڕێزان سەرەتا ئەو بەشەی کە لە قسەکانی گولستان خان کە پەیوەندی بە ئیدانەکردن و ئەو بابەتە هەیە دەسڕێتەوە لە پرۆتۆکۆڵ. بەڕێزان ئەندامانی کاکزانە دەرفەتت نادەم.
بەڕێزان ئەندامانی پەرلەمان پێکەنینیان بە لیژنەی کاروباری ژنان نەهاتووە کاروباری ئافرەتان نەهاتووە و من بڕوا ناکەم هیچ ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لێرە هەبێت کە بڕوای بەوە نەبێت کە ئافرەتان و ژنان لە هەرێمی کوردستان خاوەنی قەزەیەکی گرنگن و لە هەموو دنیاشە ئەمە هەیە و ئەو نەزڕەیەش نابێ ئەو ڕوانگەیەش نابێ سەبارەت بە بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان قسەی لەبارەوە بکرێ بەڕێزیان بەوە پێنەکەنین من لەگەڵ کاک جەلال قسەم کرد ئەوان ڕەنگە زیاتر بەوە پێکەنی بن کە جەنابیان داوای کرد قسە بکە و من پێم وت دواتر بەیەکەوە قسە دەکەین لە کاتێکە ئەو دەویست لەناو هۆڵەکەی قسە بکە پێکەنینەکە هیچ پەیوەندی بە لیژنەکەەوە نیە ئەوەندەی پەیوەندی بە بینی من و کاک جەلال پەرێشانەوە هەیە بەڵێ بەردەوام بن لیژنەی یاسایی دەرفەتت نادەم زاناجان باشە جوابدانەوەی گولستان خانەیە قسەیەکی ترە بێگومان بەڵام من ڕێگە نادەم ئەندامی پەرلەمان وەڵامی یەکتری بداتەوە ئەگەر وەڵامی گولستان خان نییە و بابەتێکی ترە فەرموو هەر بە پەیڕە و دەرفەت نادەم ئەندامی پەرلەمان وەڵامی ئەندامێکی تری پەرلەمان بداتەوە و ئەگەر بابەتێکی ترە فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بەر لەوەی نیەتی پەرلەمانتار بزانن ئێوە ناکرێ بڵێن دەرفەت نادەین کە قسە بکەن چونکە پەرلەمانتار حەقی خۆیەتی بە پێی پەیڕەوی ناوخۆ خاڵی پەیڕەوی وەربگرێت زۆر سوپاس سپاس هەر بە گوێرەی پەیڕە و من پێشبینیەکەمەوە بوو کە تۆ ڕەنگە وەڵامی گوڵستان خان بدەیتەوە پەیڕە و ڕێگەمان نادا کە ڕێگە بە جەنابتان بدەین وەڵامی یەکتری بدەنەوە بەڵێ فەرموو سەرۆکی لیژنەی یاسایی کەرەمکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسای یەکەم پێشنیازی یاسایی پاراستنی بەرهەمە خۆمالیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەشکرا ئەم پێشنیازە یاسایە لە 26 مادە پێکهاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچووەندن ناوی ئەندامانی پەرلەمانەوەنەی کە واژۆیان کردووە ئەمانە 1. هیویدار ئەحمەد سەلمان 2. عەبدولسەلام عەبدوڵڵا حەسەن دوولەمەری 3. عباس فتاح صالح 4. خديجة عمر طه مزوري 5. بهمن كاك عبد الله أحمد علي 6. مجار خالد كوچر 7. بيشوا طاهر مصطفى 8. كاروان عبد الرحمن عبد الله جزني 9. لقمان محمد حاجي وردي 10. شيرين يونس عبد الله 11. ليزا فلك الدين صابر كاكي 12. زياد جبار محمد 13. جمال حويس مصطفى 14. دكتور صباح محمود محمد 15. جوان يونس محمد 16. محسن حسين مصطفى 17. ويسي سعيد ويسي 18. رزقار عيسى سوار 19. فيصل عباس عولا 20. زكريا أحمد إسماعيل 21. سلمى فاتح توفيق 22. گۆران عمر علی 23. جلال محەممەد ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لژنەی کاروباری یاسایی پەرلەمان داوا لە بەڕێزتان دەکەین ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بکرێت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی و لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسایی دوام لەلایەن جێگیری سەرۆکی لژنەی یاسایی دەخوێندرێت بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسایی دووەم بە ناوی بەرەنگاربوونەوەی بە قاچاغبردنی نەوت و لێدەرهێنەرەکانی لە هەرێمی کوردستان کە پێکهاتووە لە دەما دەوهۆیەکانی دەرچواندنی ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە واژۆیان کردووە 1. بژار خالید کۆچەر عەباس فتاح صالح زەلال محەممەد ئەمین ڕۆژان محەممەد کەریم سەلام عەبدوڵڵا حەسەن خديجة عمر تها أرشد حسين محمد روبينا أولميك عزيز سارة دلشاد بكر كاوى عبد القادر حسن روباك أحمد رحمن داوالا بريستان دكين وكل لجنية ساي أم بيجنيازا يا سايا آراستي لجنة تايبد من دكان كان زور سباس بەڵێ زۆر سپاس ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی و لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسایی سێم لەلایەن بڕیاردەری لژنەی یاسایی دەخوێندرێت
بەڕێزان ئەندامانی پەرلەمان دوای ڕاوێژ ئێمە پێمان وایە ئەوەی قەدەغەکردنی بە قاچاغبردن دەبێ ئاراستەی لیژنەی ناوخۆش بکرێ کاتە دەبن بە سێ لیژنە فەرمونون. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسای سێم پێشنیازی یاسای بیمەی کشت و کاڵیە کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانی بەڕێزەوە پێشکەش کراوە کە پێک هاتووە لە 11 مادە و هۆیەکانی دەرچواندن ئەندامانی پەرلەمانی بەڕێز یەکەم عەبدولستار مەجید قادر، ڕووپاک ئەحمەد وەرتی، بەدریە ئیسماعیل مەحموود، دکتۆر هەورامان حەمە شەریف، مسلم عەبدوڵڵا ڕەسوول قەسرێ، عوسمان عەلی ئیسماعیل، سۆران عومەر سەعید، کاوە عەبدولقادر حوسێن دیاری، ئەنۆر حەمە ڕەحیم، دکتۆر کازم فاروق نامیق، سیپان سالم، سیپان ئامێدی و داوا لە بەڕێزتان دەکەین ئەم پێشنیازە یاسا ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکرێ بە مەبەستی کارکردن لەسەری سوپاس بۆ بەڕێستە. بەڵێ زۆر سپاس. ئەم پێشنیازە یاسەیە ئاراستەی لیژنەی کشت و کاڵ، لیژنەی دارایی، لیژنەی کاروباری یاسایی وە سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازە بڕیاری چوارەم پێشنیازی بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان کە لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. ئەم پێشنیازە بڕیارە لە 9 مادە پێکهاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن. ناوی ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە واژۆیان کردووە ئەمانن: 1. دکتۆرە ڕێواز فایق حسێن. 2. شنو عشقی عەبدوڵڵا. 3. ڕۆژان محەممەد کەریم. 4. فەیسەڵ عەباس عەولا. 5. شەمۆڵ ئاشتی سابر. 6. هێرش حەسەن محەممەد. 7. عەباس فەتاح ساڵح. 8. بێگەرد دڵشاد. 9. هاوڕێ مەلا ستار. 10. لوقمان وەردی. 11. سەرکۆ ئازاد حسێن. 12. عەبدولناسر ئەحمەد عەلی. 13. ڕای ڕاهبەر. 14. زیاد جەبار محەممەد. 15. عوسمان کەریم سوارە. 16. باڵامبۆ محەممەد عەلی. 17. هەژان حەسەن کوێستانی. 18. گاروان گزنەیی. 19. جەمال حەوێس. 20. سەلما فاتیح. 21. زیکری زێباری. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لیژنەی یاسایی پەرلەمان داوا لە بەرزتان دەکەین ئەم پێشنیازە بڕیارە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمانی کوردستان بکرێت. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمان دەکرێت. بەڵام ئێمە ڕوونکردنەوەیەکمان هەیە سەبارەت بەم پێشنیازە یاسایە لە پێشنیازە یاسای پێشکەشکراو لە وەرزی یەکەمی یاسادانان لە پەرلەمانی کوردستان پێشکەش کراوە. لە 7 2019 ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە. لە 30 2019 وەڵامیان داوینەتەوە بە نووسراویان 9038 کە ڕەزامەندیان دەربڕیوە لەسەر تەحملکردنی بارگرانی دارایی ئەو پرۆژە یاسایە ئەو پێشنیازە یاسایە و ئێمەش لە 11 2019 خستومانەتە بەرنامەی کارەوە. بەڵام ئێستا بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەیانەوێت ڕوونکردنەوەی زیاترمان سەبارەت بە داتاکانی پەیوەست بەم پێشنیازە یاسایە بدەنێ لەبەرەوە ئەو ماوەیەی کە دادەنرێ بۆ ئەوەی لیژنە تایبەتمەندەکان راپۆرتی خۆی لەسەر بنووسن کە ماوەی 21 ڕۆژە لەسەر ڕەزامەندی جەنابتان و بۆ ئەوەی کە ئێمە بەرچاوڕوونی زیاترمان هەبێ بۆ ماوەیەک کە لە 2 هەفتە تێپەڕنەکە بە هاوئاهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی نووسینی راپۆرت دەست پێ ناکەین و لەو ماوەیە چاوەڕێی ڕوونکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارە پەیوەندیدارەکان دەکەین و ئەگەر لە ماوەی ئەو 2 هەفتەیە کە لە ئەمڕۆوە دەست پێ دەکا ڕوونکردنەوە و تێبینیت ئەوانمان سەبارەت بە پێشنیازە یاسا کە پێ نەگەیشت ئەوە دەست بە ئەرکەکانی خۆمان لە نووسینی راپۆرت و خوێندنەوەی دووەم دەکەین. بەڵێ سەبارەت بە کاعباس سەبارەت بە چی ئەوکەتان؟ کاک عەباس ئێمە بۆ خۆشمان دەزانین لە پەیڕە و ئێمە دەرفەتێکی ئەوتۆمان نییە لەوەی کە پێشنیازە یاسایەک دوای ئەوەی قبول کرا و بارگرانی داراییەکە یەکلایی بووەوە ئەم بابەتە حەقی ئەوەمان نییە جارێکی تر بە ناوی ناردنەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بینێرینەوە. بەڵام ئێمە پێویستمان بە ڕوونکردنەوەی زیاترە سەبارەت بەو فەرمانبەرانەی کە جگە لە مامۆستایان کە مافی ئەوەیان هەیە
کە دابمەزرێن بە گرێبەست ماوەی خزمەتەکانیان و ئایا ماوەی کە لە ڕابردووە بۆیان ئەژمار بکرێ بە خزمەتیان نا و چۆن خانە نشین ببن ئەم بابەتانە مەسائلێکن کە پێویستیان بە ڕوونکردنەوەی زیاترە و ئێمە کات بە ڕەزامەندی جەنابتان کات دیاریەکەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئینشاءالله لە ماوەی 2 هەفتەی داهاتوو وەڵامی ئەو ڕوونکردنەوانەمان پێ بدا و ئەگەر وەڵامی پێنەداین هەر لەسەر ڕەزامەندی جەنابتان دەست بە پرۆسەی نووسینی راپۆرت لەسەر پێشنیازە یاساکە دەکەین و زۆر سوپاستانەکەین ئەگەر ئەمە بە نەزەری اعتیبار وەرگرن. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەم شێوەیە کۆتایی بە کۆبوونەوەی ئەمڕۆمانە هێنین. زۆر سوپاس.